بەڕێزانە و کاتتان باش شیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەک دەخوازیین. بەشداروانی بەڕێز لە هەر کوێیەک لەگەڵمان بن پێتان دڵێن و کاتتان باش بەخێر بێن سەر چاوان. تکایە ئەگەر دەنگم کێشەی نییە ژمارەیەک بنووسە لە بۆکسەکە لە چات بۆکسەکە، ئەگەر کێشەی دەنگمان نییە ژمارەیەک بنووسە ئەزێت نەبێ مامۆستا هونەر دەستخۆش بێ. زۆر باشە. زۆر باشە، دەستان خۆش بێت. پێم وایە کێشە نییە. زۆر باشە، دەستان خۆش بێت. کۆمەڵێک بەشداربووی بەڕێزمان لەگەڵا یاخوا بەخێر بێن سەرچاوانم شەو میوانێکی ئازیزمان هەیە، بابەتێکی گرنگ هەنووکەیی پێویست باز دەکەین. میوانەکەمان لە عەفوەن ببورن. بەڵێ بەڕێزان ببورن. وێبنارەکەمان لە دیارە لە زنجیرەی وێبنارەکانی ئەکادیمیای مەگەماین پلەسە بۆ پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاری. وەکو باسم کرد ئەم شەو میوانێکی عزیزمان هەیە لەبارەی بابەتێکی گرنگ هەنووکەیی پێویست قسە دەکەین. وێبناری ئەو شەمان بە شێوەی پرسیار و وەڵامە کۆمەڵێک پرسیاری گرنگ هەوڵ دەدەین ئاراستەی میوانەکەمان بکەین. ئەو میوانە ئازیزەش بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوە شێروانیە کە بەڕێزیان ناوێکی بڵێن دیار ڕوون بە نێو و دەنجی نێودنیای ئەکادمی کوردیە. بەڵێ ببورن. زۆر باشە. کۆمەڵێک بەشداربی بەڕێز کە ئێستاش دێنە سەر هێڵ، بەڵام ئێمە لە کاتی خۆمان دەست پێ دەکەین. ببورن. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوە شێروانی، سەرەتا بەخێر بێ سەرچاو. زۆر سوپاس بۆ بەدەمەوە هاتنی داواکەمان. سوپاس دەکەین کە لە کاتی خۆی لەگەڵمان بووی بۆ ئەو وێبنارە گرنگ و بەنرخە. لەوانەیە وەکو باسم کرد بەڕێزیان ناوێکی بەنێو دەنگن، ناوێکی دیار و ڕوون نێو دنیای ئەکادمی کوردی. لەوانەیە بۆ زۆرێک لێوە بە دەتوانم بڵێم پێویست بەوە نەکا کە ئەمن بیناسێنم، بەڵام لەگەڵەوەشدا بۆ بەڕێزانەی کە تازە هاتوونەتە نێو دنیای ئەکادمی چەندێرێک لەبارەی بەڕێزیانەوە دەڵێن. پرۆفیسۆر دکتۆر کاوە شێروانی پلەی زانستیەکەی پرۆفیسۆرە لە 2022ەوە. هەروەها بڕۆنامەی دکتۆرای هەیە و دکتۆراکەشی لەسەر دیسکۆرسە کە ئەم شەو ئەوە تەوەرەی ئێمەیە باسی ئەم تەوەرەیە دەکەین بە شێوەیەکی گرنگ. کۆمەڵێک پرسیاری گرنگمان هەیە ئاراستەی بەڕێزیان دەکەین. بڕۆنامەی ماستەرەکەی لەبارەی سینتاکسی خود بەکارهێنانی سینتاکس لە ڕۆژنامەوانی لەگەر هەردوو زمانی کوردی و ئینگلیزی. بەڕێزیان دکتۆر کاوە شێروانی چەندین پێگە و ڕۆڵی هەبووە، بۆیش هەر لە ئەوەرە بوون باسم کرد کە ناوێت کەسێکی بەنێو و دەنگە و کەسێکی دیاری نێو کۆمەڵگەی ئەکادمی کوردیە. لە ساڵی 2015 تاوەکو 2022 سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بوو. پێشتریش هەر لەوێش چەندین پۆستی دیکەی وەرگرتووە و لە چەندین زانکۆ و پەیمانگا وانەی گوتوتەوە تا ئێستاش بەردەوامە سەرپەرشتی چەندان تێزی ماستەر و دکتۆرای کردووە و ئێستاشی لەگەڵدا بێت. بەڕێزیان هەر بەردەوامە. هەر کەسێ دکتۆر کاوە بناسێت دەزانێت خاوەنی چەندین کتێبی وەرگێردرا و نووسراوە بەڕاستی و چەندین توێژنی ئەکادمی ئەنجام داوە کە ئێستا ئیشەڵا کە دەستیان بە قسە کرد. من بە ڕوخسەتی جەنابیان کۆمەڵی لینکتان بۆ دادەنێم لەوانەیە گوگل سکۆلار، ریسێرچگەیت و ئەوانی دیکە ئەکادیمیا کە توێژنەوەکانی بەڕێزیانی تێدایە و هەرێک لە ئێوە دەتوانن بچنە سەر توێژنەوەکان و سوودی لێ ببینن. لە زۆر شوێن و دەستگا و ناوەندی وتاری بڵاوکراوەی هەیە لە سایتە فەرمیەکان لە ڕۆژنامە و بڵاوکراوەکاندا. بەڕێزان وێبناری ئەم شەومان بەنێوی لە نێوان گوتار و وتارە. من زیاتر لەوە باسی هیچ شتێکی دیکە ناکەم بۆەوەی بگورن. بەڵێ لە نێوان گوتار و وتار بەڕێزیان ئەوە ناونیشانی وێبنارەکەمانە، بەڵام لەژێر ئەو ناونیشانە کۆمەڵێ وەکو باسم کرد کۆمەڵە پرسیاری زۆر زۆر گرنگ و سەرنجڕاکێشمان هەیە. لەوانەیە زۆرێک لە ئێوە جیاواز نێوان ئەو دوو چەمکەش بزانێ، بەڵام وەکو گوتم پرسیارەکان زۆر لەوە گرنگترن. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوە شێروانی سەرەتا بخێر بێ سەرچاوان. ئەگەر هەر شتێکتان هەیە سەرەتا فەرمون. ئەم کاتتان باش بەڕێزان. سەرەتا دەمەوێت زۆر سوپاسی
ڕێکخراوی مێگا ماین پلس بکەم بەڕێز دکتۆر هیمداد هەروەها مامۆستا سەنگەر کە ئەرچی کێشاوە بۆ ڕێخستنی ئەم وێبینارە سوپاسیان دەکەم و سوپاسی ئەو وەسفەی جەنابەت دەکەم بۆ من من لە خزمەتتان دەم ئەو شۆ بە بابەتەکە ئاشنا یەکتربین باشترە. دەست خۆش بێ دکتۆرجان یاخوا بخێ بێ سەرچاوان بەرەزان بەر لەوەی بسمە ناو بابەتەکە دەمێ ئاماژە بەوە بدەم جارێکی دیکە ئەم وێبنارەمان لە درێژەی وێبنارەکانی یان چارەچەکانی ئەکادیمای مەگەماین پلەسە کە ئەکادیمای مەگەماین پلس لە ماوەی ڕابردوو چەند ساڵی ڕابردوو مێژوویەکی بەخۆی تۆمار کردووە لە داوەتکردنی مامۆستایانی بەڕێز پرۆفیسۆران ئەکادیمیانی کورد زمانەوان و چەندان کەسایەتی گرنگ کە هەمویان سوودی زۆر گرنگیان هەبووە لە دنیای ئەکادیمی و لە دنیای نائەکادیمیش بەڕاستی ئێوە دەتوان بۆ پتر ئاشنابوون سەردانی چناڵەکانی ئەکادیمیای مەگەماین بکەن و ئەم وێبنارانە کە بە شێوەی ڕاستەوخۆ بە شێوەی ناڕاستەوخۆ هەمویان بە خۆڕایی دانراون سوودی لێ بین دواتر لینکی پێویست لە چات بۆکسەکە دادەنێم. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوە شێروانی جارێکی دیکە یاخوا بەخێر بێ سەرچاوان من نامەوێت زیاتر کاتەکە بکوژم دەمەوێت ینی لە ناونیشانەکەەوە دەست پێ بکەم گوتار وتار ئەم دوو وشەیە چینە پێناسەیان چۆن ڕوونی بکەینەوە بە شێوەیەک بۆ ئەکادیمی بۆ نە ئاکادیمی لەوانەیە کۆمەڵێک بەڕێز دەستا لێرە بێت اختصاسیان ئەم بابەتە نەبێت هیوادارم بە جۆرێک ڕوونی بکەیان نمونەیەکمان بدێ دەست گوتار و گوتار چینە ئایامانە جیاوازن جیاوازەکەیان لە چیدایە کانگیریان لە چدایە بۆچی پێت وایە کە گرنگە و ئەگە بە شێوەیەکی پخت زۆر سپاس دەکەین. بەڵێ زۆر سپاس وەڵام من خۆشحاڵم لەسەر بابەتی گوتار و وتار و دیسکۆرس بە کوردی قسە دەکەم چکە بەڕاستی ئەوە نزیکەی ماوەی 20 ساڵم نیشی لەسەر دەکەم هەم بە نووسینی توێژینەوە و هەم سەرپەرشتیکردنی قوتابی و خوێندکارانی خوێندنی باڵا و محازەرە گوتنەوە هەمووی بە زمانی ئینگلیزیە لەبەرەوە ئەوڕۆ فرسەتێکی باشە بە کوردی باسی دیسکۆرس بکەین کە بەرامبەرەکەی لە بەشێک لە ناوەندە ئەکادیمی کوردیەکاندا گوتار بەکاردێ. کاتی خۆی من گوتارێکم نووسی لەسەر گوتاریان وتار چکە بەڕاستی زۆر جار هەستم دەکرد لە شوێنی یەکتر بەکاردێن و هەندێزار بە هەڵەش بەکاردێن لەبەرەوە ڕوونکردنەوەیەکمدا لەو وتارەی خۆم کە وتار جیایە لە کوردی ئێستا جێی خۆی گرتیە وتار مەقالەیە یان قسەکردنە بەڵام گوتار دیسکۆرسە ئەو پەیامانەی پشتەوەی وتە یان پشتەوەی ئەو نووسین و مەقالانەی کە دەنووسرێن لێکدانەوەی بۆ دەکرێت کە مەبەستی چیە ئەجێندا چیە لە پشت ئەو وتار و ئەو قسە و گفتوگۆ و ئاخاتنانە ئەوەیان گوتارە کە بە ئینگلیزی دەکات دیسکۆرس ئەوەی تریان وتار لەوانەیە ئارتیکل یان سپیش بێ بە ئینگلیزی لەبەرەوە جیاوازم بەداخەوە تا ڕادێک زێی خۆی گرتیە بەڵام هێشتا لە زۆر شوێنان بەداخەوە لە ناو ئەکادیمستان و لە ناو سیاست مەدارانیش کە ئەوانە سەرکاریان لەگەڵ ڕۆژانە لەگەڵ قسەکردن و نووسین و وتار و ئەوانەیە جاروەیە گوتار لە شوێنی وتار بەکاردێنە هەندێک جاریش بە پێچەوانەوە بەڵام ئەوەی کە ئێستا لە ناو ئەکادیمیای کوردی جێگەی گرتووە وتار قسە و نووسینە بەڵام گوتار دیسکۆرسە مەبەست و پەیامی پشتەوە و ئەجێندای پشتەوەی ئەو نووسین و قسەکردانەیە لە وتارەی خۆم ڕوون کردیتەوە هەر لێرەش ئەوە مەبەستم بوو بەڕاستی. بەڵێ کاکسم دەنگت نایە کاک سەنگەر. زۆر باشە دکتۆرجان دەستت خۆش بێ ڕوونکردنەوەکەت بە زمانێکی سادە و ساکار بوو دەست خۆش بە زۆر سوپاس ئێمەشەوەمان دەویست بەڕاستی کەوا بوو گوتار دیوی ئەو دیوی وتارە وتار بەبێ گوتار هەیە دکتۆر هەموو وتارێک گوتارێکی لە پشتەوەیە حتمما مەبەستێکی لە پشتەوەیە کە دەنووسرێ یان کە قسەی پێ دەکرێ کەس لە خۆیەوە قسە ناکە کەس لە خۆیەوە نانووسێ مەبەستێکی هەیە لە پشت ئەو نووسین و قسەکردنا ئەو مەبەستە گوتارە بەڕاستی. زۆر باشە دکتۆر جان گوتار شیکاری چییە و تۆزێ بگەڕینەوە دواوە باگراوندەکەی کەی سەری هەڵداوە ئەمە بەڵێ خۆی گوتارشیکاری وەکو چەمک لە ناو کوردیدا نوێیە لە ئینگلیزیش دیسکۆرس بەڕاستی نوێیە بەڵام وەکو
بیرۆکات لە مێژە هەیە دەتوانین بڵێن ئەرستۆ باسی کردیە 2500 ساڵ پێش ئێستا بەڵام بە ناوی دیسکۆرس ناکە ئێمە پێی دەڵێن وتار بەڵکو بە ناوی ترەوە ڕەوانبێژی و ڕێترک و ئەو شتانە باسی ئەوەی کردێت چۆن وتی قسە بکەیت چۆن کاریگەر دەبێت چۆن سەکەر چێ ڕسیڤەر چێ ئەو شتانەی هەموو باس کردی لە هەزاران ساڵ پێش ئێستا باس کراوە بەڵام وەکو دیسکۆرس شتێکی نوێ لەوەیە لە شەستەکانی سەدەی ڕابردوو سەری هەڵدابێ وابزانام یەکەم کەسیشکە باسی دیسکۆرسی کردیا زێلیک هارس بووە کە دیسکۆرسی بەکارهێنا زیاترەوانە لە ڕووی پێک هاتەوە باسییان کردیان نەک لە ڕووی ئایدۆلۆژیا و ئەجێندای ئەوەی کە ئێستا کریتیکەڵ دیسکۆرس ئەنالیسیس باسی دەکەنە خێر ئەوان پێک هاتەی ڕستە بۆ نمونە ئەو یەکانەی کە لە ڕستە گەورەترن هاتینە سەر تێکست بۆ تشیکردنەوەی ئەو تێکستانە دیسکۆرسیان بەکارهێنایە بەڵام خۆی گوتارشیکاری شتێکی نوێ دەتوان بڵێم لە نەوەتەکان بە تایبەتی گوتارشیکاری ڕەخنەیانە کریتیکەڵ دیسکۆرس ئەنالیسیس لە سەرەتای ساڵانی 90 لە وەرکشۆپێک لە هۆڵەندا چەندزانایەکی بواری زمانەوانی و بواری دیسکۆرس بە پێویستیان زانی کە ڕێبازێک هەبێ بۆ شیکردنەوەی وتارەکان جاوتاری نووسرا و بێ تەکست بێ یان گوتراو بێ لەوێن دەرێ پێک هاتن لەسەر دروستکردنی ئەو ڕێبازە کە پێی دەگوترێت کریتیکەڵ دیسکۆرس ئەنالیسیس گوتایمە پێ دەڵێن گوتارشیکاری ڕەخنەیانە شرۆڤەی ڕخنەیانەی گوتار دەکرێت ئەوەشیان پێ بگوترێ کەواتە لە کۆتایی سەدەی بیستەم ئەو ڕێبازە سەری هەڵدایە و لە سەدەی 21ەم زۆر بڵاوبوویتەوە بەڕاستی ستاگەر سەیری گۆڤارە نێودەوڵەتی ئەکادیمیەکان بکەی ئەوانەی زمانەوانی و ئەوانەی گوتار دەبینین لە بەشێکی زۆر لە دنیا گوتارشیکاری ڕەخنەیانە بۆ شیکردنەوەی تێکستەکان بەکاردێ جا تێکستەکان تێکستی سیاسی بن چی میدیایی بن چ کۆمەڵایەتی بن ئەدەبی بین بۆ هەمویان بەکاردێ دەکرێت گوتارشیکاری ڕەخنەیانە بۆ شیکردنەوەی گوتاری سیاسی بەکاربێ دەکرێت بۆ شیکردنەوەی تێکستە ئەدەبیەکان بەکاربێ دەکرێت بۆ شیکردنەوەی تێکستە میدیایەکان بەکاربێ وەلو بە زۆری گوتارشیکاری ڕەخنەیانەیان شرۆڤەی ڕەخنەیانەی گوتار بۆ تێکستی میدیایی بەکارهاتووە بە تایبەتی دامەزرێنەرانی ئەو ڕێبازە ڤاندایک و فێرکڵف و ئەوانی تریش ڕەفلۆدۆک و هەمویان زیاتر داتایەکان لە میدیا وەرگرتیاوەشیان لەوەی سەبەبی زۆر بێ لەبەرەوەی میدیا بە ئاسانی تێکستە میدیایەکان بە ئاسانی بەردەستن و هەروەها دەتوانین برین ڕپرزەنتەتیڤن ینی وەکو دەڵی وێنەیەک لە کۆمەڵگە پیشان دەدەن تێکستە میدیایەکان لەبەرەوە زیاترە و ڕێبازە بۆ تێکستە میدیایەکان بەکاردێ بەڵام هەروەکو من باس لە دکتۆرای خۆم لەسەر تێکستی سیاسی لەسەر وتاری سیاسی ئینگلیزی بەکارم هێنا خەڵکی تریش لەسەر لە ئەدەب بەکاری هێنا لە زۆر بواری تریش بەکارات بەڵێ زۆر باشە دکتۆر جان دەست خۆش بێکەوە بوو ئەو باگراوندە پاشخانە بەشەیە دەستەکان خۆش بێکەوە بوو پلە بە پلە 2500 ساڵێک پێشزین سەرەتا گوتارشیکاری اینجا وردە وردە تاوەکو ساڵانی 1970 تاوەکو دەگاتە CDA گوتارشیکاری ڕەخنەیی لە ساڵانی 90 لەو وێرکشۆپا و لەلایەن ئەو بەڕێزانەی کە باست کرد تاوەکو گەیشتۆتە ئەمڕۆ بەڵام لە ئاخیری قسەکان من شتێکم هەڵێنجا باسی ئەوەت کرد کە پتر لە میدیا بەکاردێت لە نێو میدیایی بۆیە پرسیارەکە من ئێستا پرسیارەکە بەو جۆرە دەکەم ئایا گوتارشیکاری ڕەخنەیی کریتیکەڵ دیسکۆرس ئەنالیسیس لە ناوەندە ئەکادیمی و میدیاکانی کوردستان کاری لەسەر کراوە یان نا؟ بەڵێ زۆر بەکەمی کاری لەسەر کراوە زیاتر ئەوانەی ئیشیان لەسەر کردووە لە زمانی ئینگلیزی بەڵام داتاکەیان کوردیە ینی بۆ نمونە ماستەر و دکتۆرا و پێپەرەکان بە زمانی ئینگلیزی نووسراون لەسەر داتای کوردی ئەجا نازانم ئەو جۆرە توێژینەوەوانە بە ئینگلیزی حساب دەکرێنیان بە کوردی ئەگەر داتاکە کوردی و بابەتەکە کوردی بێ بەڵام بە زمانی ئینگلیزی بنووسرێ ئایا ئەوە لەسەر توێژینەوەی کوردی یان توێژنەوەی ئینگلیزی بەکاردێ ئەوە لەوەیە بابەتێکی تربی بابەتی ئەمڕۆمان نەبی و خەڵکێکیش هەیە بە کوردیش لەسەری نووسە کتابیش هەیە ئێستا چەند پەرتوکێکم بەبەر چاوکەتیەکە
لەسەر گوتارشی کاری بە زمانی کوردی چەند توێژینەوەیەکی ئەکادیمی بە زمانی کوردی کراوە لەو ساڵانەی دوایی بە هەمووی دەتوانم بڵێم لەو 15 ساڵی ئەخیری شت کراوە بەڵام زۆر بەکەمی. زۆر باشە دکتۆر جان، دەستەکانت خۆش بێ. هەردوو وەڵامەکە گرنگ بوو، ئەوەی کە بە زیاتر بەلای ئەکادیمی داڕۆیشتی لایەنە میدیایەکە. لایەنە میدیایەکە ئێمە باسی توێژینەوە دەکەین. میدیایەکە ینی میدیاکاران ڕاگەیان کاران نایەن گوتارشیکاری ڕخنەیی لە میدیا بەکاربێنن، زیاتر ئەوە ڕێبازەکە لۆ توێژینەوە بەکاردێت. توێژینەوەش کاری ئەکادمیستانە، زۆر جوانە، کاری میدیاکاران و ڕاگەیانکاران نییە. بەڕاست زۆر باشە دکتۆر. گوتاری بڵێن گوتاری سیاسی کوردی و کوردستانی ئێستا لە شوێن و لە چ ئاستێشی جیهانیدان؟ بڵێ ئێمە لە کوردستان بەڕاستی هەر لە بواری گوتارنا لە زۆر بواردە بەداخەوە لە پاشی. ینی ئێستا ئەگەر سەیری فارس و عەرەب بکەین دەبینین کاتێک ڕێبازێکی نوێ کتابێک بەرهەمێک پرۆژەیەک لە ئەمریکا لە ئەوروپا لە هەر کونجێکی دنیا بڵاو دەبێتەوە بۆ ماوەیەکی کەم پاشتر یەکسەر وەری دەجێڕنە سەر زمانی فارسی و عەرەبی ویشی لەسەر دەکەن. لەوانەیە لەو بابەتە فارس لە عەرەبیش ئازادتر و زیرەکتر بن، بەڵام لە کوردی بەڕاستی لە پاشین. یەکەم پرۆسەی وەرجێڕان زۆر زەعیفە لە کوردستان، ئەوەش لەوەیە سەبەبی زۆری هەبی. سەبەبەکان یەک لەوانە سەبەبی مادیە، کابرای وەرجێر کار لەسەر وەرجێڕان و بڵاوکردنەوە دەکا ناتوانێت پێی بژی، لەبەرەوە ناتوانێت بەڕاستی کاری وەرجێڕان. دەستگای گەورەی وەرجێڕانشمان نییە کە سپۆنسەری کارەکانی وەرجێڕان بکەن، لەبەرەوە ئەو بیرۆکانە چ گوتارشی کاری بێ چێ ڕێبازەکانی تر بێ بە درەنگ دەگەنە کورد بۆ بدرەنگ ئیشی لەسەر دەکرێت. لێ خاڵێکتر هەیە، من زۆر جار لە بواری ڕۆژنامەوانش قسەی لەسەر دەکەم، دەڵێم کاکە ڕۆژنامەگەری کوردی هەد وەکو وڵاتانی تری لێ نایە، لەبەر ئەوەی ئێمە خوێنەرمان کەمە، خوێنەرەکانمان زیاتر بەڕاستی تۆگەربەی مەسەلەن لە کوردستاندا بەش بووە جارێ بەسەر بادینی و سۆرانی یان کرمانجی و سۆرانی. لە ناو سۆرانیدا چەند لەهجەیەک هەیە، لە ناو چەند کەس خوێندەوارە، ئایا چەند کەس ڕۆژنامە دەکڕێت، ئایا چەند کەس سایتەکان بەکاردێنی. ئیتر ئۆدیەنست کەمە، جمهورت کەمە تۆ کارێک دەکەی، لەبەرەوە کەس خەڵک هەیە ئامادەیەکە کار بکە لەسەر زمانی کوردی لەسەر گوتاری کوردی، بەڵام ئەو شتانە زیاتر خۆبەخشین، ینی ناند نادەن، ناتوانی پێی بژی. لەبەرەوە دەبینین زۆربەی زۆری ئەو شتانەی کە کراوە خۆبەخشیەکاری خۆبەخشیش کەمە. هەروەکو باسم کرد چ لە بواری میدیا بێ چ لە بواری ئەکادیمی بێ لە بواری وەرجێڕان بێ لە گوتارە مشکلەمان هەیە. شتێکی تریش هەیە بەڕاستی بەداخەوە کوردستان دابش بووە بۆ چەند بەشێک، ینی هەتا لەو بەشەی خۆمان لە باشوور دەبینی لەوانەیە دوو ئیدارەی تاسیری کردبێ دوو گوتاری دروست بێ، کوردێک گوتاری نیە. ئێستا ئێمە کێشەمان لە بەغدا هەیە بۆ نمونە، ئەگەر سیر بکەین دەبینین کورد یەک گوتار نییە لە بەغدا، بە چەند گوتارێکەوە دەچێتە بەغدا کە ئەوە بەڕاستی جێگەی داخە. ئەگەر بێت و کورد بە یەک گوتار بچێتە بەغدا کاریگەریەکەی زۆر زیاتر دەبێت. هەموو مافەڕەوەکانی کورد ئاسانی جێبەجێ دەکرێت، ناچار دەبن لایەنەکانی تر لە حکوومەتی مرکزی لە بەغدا داواکاریەکانی کورد جێبەجێ بکەن ئەگەر بێت و کورد یەک گوتاری هەبێ. بەڵام دەبینین گوتاری جیاواسێ لێرەدا کە دەڵێم گوتارێک هەیە بوو نمونە گوتاری سربەخۆیی، ئەوە بەشێک لەگەڵەوەیە گوتاری سربەخۆیی و دوورکەوتنەوە لە بەغدا، ئەوە گوتارە. گوتارێشتر هەیە مانەوە لەگەڵ بەغدا، ئەوەش بەشیشتری لەگەڵەوە هەوڵ دەڕێککەوێ لەگەڵ لایەنەکانی بەغدا. ئەو بواری سیاسەتە بۆی دەینمەوە وەکو نمونەیەک باسی پرسیارەکەی جەنابەتەوە بوو وەزعی گوتاری کوردی و کوردستانی چۆنە. کوردی و کوردستانی لە مەسەلە نەتەوەیەکانیش لە مەسەلە چارە نووسسازەکانیش بەڕاستی ئێمە یەک گوتارمان نییە. زۆر ئاساییە لە مەسەلەی حیزبایەتی لە سیاسەت فرەگوتاری هەبێ، ناکرێ ئێمە بڵێن وەڵا هەمومان دەبێ یەک گوتارمان هەبێ، یەک بۆچوونمان هەبێ، یەک ئایدۆلۆژیامان هەبێ.
بەڵام لە مەسەلە نەتەوەیی و نیشتیمانیەکان زۆر زەروریە کە کورد گوتارێکی کوردستانی هەبێ. ئەو گوتارە کوردستانی بەداخەوەنی. دەست خۆش بە دکتۆر جان، ئەوەی من زیاتر لە وەڵامەکەی هەڵمێنجا زیاتر لە ناو عێراق بووی نەپەڕیەوە. بەشش پرسیارەکەەوە بوو ئاستی گوتاری کوردستانی لە ئەبجارە لە جیهان. بەڵێ ئەمە چۆنە و لە چه ئاستێکدایە؟ هەر هەمان ئەوەی بەختای هەیە، هەر هەمان وەچی، هەر دەتوانین بڵێن نەفسی حاڵەتە. ئەو پشێویە زیاترشە لەبەرەوەی لەوێ دیسان دابش دەبێ بۆ سەر ئەو جارە بۆ سەر دایرێکتەکان کرمانجی و سۆرانی چەند شێوەزارێکترە. لەبەرەوە هەتا لەلایەنی ئایدۆلۆژی و سیاسیش لە دەرەوەش دەبینین دیسان دووبارەی دەکەمەوە کە لە مرۆڤ لە ڕووی ئایدۆلۆژی و لە ڕووی سیاسیەوە ئازادە لە هەموو وڵاتێک فرەگوتاری هەیە لە سیاستدا. بەڵام لە ڕووی نەتەوەیی و نیشتیمانی و کوردستانی پێویستیمان بێ گوتار هەیە. لە دەرەوەش لە نێودەوڵەتیش ئەو گوتارە یەکگرتووەمان نییە. دەبینین بەشێک کار لەسەر لۆبی لە ئەمریکایان لە ئەوروپا دەکا بە مەبەستێک، بەشێشتر بەستێکی ترکا یەک ناگرنەوە، هەمویان خزمەتی گوتاری یەکگرتووی کوردستانی ناکەن. زۆر باشە دکتۆر جان، دەست خۆش بێ. بەر لەوەی بسمە سەر پرسیارەکی دیکە لە ئەوڵەوە جەناوت ئاماژەت بەوەدا ئەوە زیاتر ئیشی ئەکادیمیانە، مەسەلەن ئەکادیمی دێ ئەوش ئەکادیمی ئێستا لەو حاڵەتی کە باست کرد چی لە دەستە چی بکات؟ وڵا ئەوەندەی لەدەست ئەکادیمیان دێ ئەوەی ئێمەش پێمان کراوە و ئەو هاوڕێ و هاوکارانەی منیش لە زانکۆکان و لە دەستگاکانی توێژینەوە پێیان کراوە زۆری کاری خۆبەخشیە. وەکو باسم کرد توێژینەوە لێرە لە کوردستان نانن نادا، نادژێنی. ئەو کەسانەی توێژینەوە لێرە لە کوردستان بۆ دوو مەبەست دەکرێن. مەبەستی یەکەمیان بۆ بەرزکردنەوەی پلەی زانستیە، ئەوی تریان بۆ ناساندنی خۆتە. ئەگەر نا توێژینەوە ناتوانانی بە توێژینەوە بژی. ئەو کارە خۆبەخشیانەش دەکرێت بۆ نمونە ئێوەی بەڕێز بە سەرپەرشتی کاک دکتۆر هیمداد ئەو ئەکادیمیای مێگاماین پڵستان داناوە کە خزمەتێکی زۆر دەکەنەوە، کارێکی خۆبەخشیە. دەستگایەک نایە سپۆنسەرتان بکە، پشتگیریتان بکە بۆ ئەوەی برە و بە لایەنی توێژینەوە و ئەکادیمیا بدێ بەشێک لە کاری توێژینەوە کەشتان. ئەگەر سپۆنسەرتان هەبێت دەتوانن کار لەسەر گوتاری یەکگرتووی کوردستانی بکەن. ئەوەی کە ئێوە دەکەن خۆبەخشیە. چەند کەسێکی تر هەیە لە کوردستان کاری وا دەکا، بەڵام کارەکان لە ئاستی تاکە کەسیە، مؤسساتی نییە، بەدامەزراوەیی نییە بەداخەوە، لەسەر ئاستی هەوڵی تاکە کەسیە. زۆر باشە دکتۆر جان، دەستت خۆش بێ. یاخوا بە ئەو بەڕێزانەی کە خەریکە پەیتا دێنە ناو ئەوە نزیکەی 100 کەسێکمان لەلایە ئێستا بەڕێزانجارێکی دیکە بەخێر بێن. بابەتەکەمان دەربارەی گوتار و وتارە لەگەڵ بەڕێز پرۆفسۆر دکتۆر کاوە شێروانی بە خۆشحاڵیەوە کە ناوێکی بەنێو دەنجی کوردیە. تا ئێستا چەند پرسیارێکمان ئاراستە کردیە. ئێستا من بابەتەکە بەردەوام دەبم پرسیارێکی دیکەی گرنگ دکتۆر جان، شرۆڤەکارانی گوتاری سیاسی کوردی زیاتر لە ئەنگرانە کار دەکەن یان نا؟ چۆن بۆمانی ڕوون بکەیەوە؟ وەڵا مەسەراحەتەوە قسە بکەم لە ئەنگرانە کار دەکەن. هەروەکو پرسیاری پێشوت باسی ئەوم کرد، گوتارێکی یەکگرتووی کورد و کوردستانیمان نییە. گەشتکردنەوەی گوتاریش دیسان لە ئەنگریەکی زۆر هەیە. دوێنێ ئەو کاتانە من لە کەی کوردستان تیڤ لە بەرنمەیەک بۆ شیکردنەوەی گوتاری ترەمپ و خامەنایی و کاریگەری گوتار لەسەر ئەم وەزعی ئەو شەڕی ئێستا داوەبووم. ئەو ڕۆژ بەڕاستی لە ئاوا میدیا ئاگان نەبوو کە ئەو وێبینارەمان هەیە. داوایان لێ کردم گوتم ناتوانم ئەو وێبینارەمان هەیە، لەوانەیە سبەی لەوێش قسە بکەم لە ئاوا میدیا لەسەر گرنگی شیکردنەوەی گوتار لەو جۆرە جەنگانە. بەڕاستی هەر کەسێک کە دێ شیکردنەوەی گوتار دەکا، یەک ئەوە قەیناکە ئەکادیمی نیە. لەوانەیە کەسەکە ئەکادیمی نەبێت لێ ئەوەی لێ نەکەین بۆ نایە بە شێوەیەکی ئەکادیمیانە گوتارەکان شی بکاتەوە، گوتار شیکاری بکە. بەڵام لاینگری دەکەن هەر حیزبە و هەر لایەنێک بە گوێرەی بەرژەوەندەکانی خۆی شرۆڤەی گوتارەکان دەکەن. ئەوە بەداخەوە ینی
ڕەنجی داوەتەوە لە ناو شیکردنەوەی گوتاریش. خاڵێکی تر هەیە لەوانەیە ئەوانەی ئەو دەنگانە تخواگەر مامۆستا بەڕێزان مایکەکە دێنە ناوزوم مایکەکانتان بێدەنگ بکەن تکایە بەڕێزان ببوورە دکتۆر عەفوو. بە شێوەیەکی لایەنگرانە بە ژێرەی بەرژەوەندی تاکە کەسی بە ژێرەی بەرژەوەندی حزبەکانیان شیکردنەوە بۆ گوتارەکان دەکەن. بۆ نمونە بە ئاشکرا ئێستا ئەوانەی کە لایەنگری ئێرانن دێن شیکردنەوە بۆ گوتارەکانی خامەنایی و گوتارەکانی ترەمپ دەکەن لە بەرژەوەندی ئێران وە بە پێچەوانەوە ئەوانەی لایەنگری ئیسرائیلن یانیش پێیان وایە کە ئەگەر ئیسرائیل سەرکەوێ بۆ کوردستان باشە یان بۆ حزبەکەیان باشە دێن بەلایەنگرانە هەموو وتارەکانی ناتەنیاهۆ و ترەمپ و خامەنایی بە شێوەیەکشی دەکەنەوە کە لە بەرژەوەندی ئیسرائیل بێ و لە دژی ئێران بێ. ئەو لایەنگرە بە وازحی لە شیکردنەوەی گوتار ڕۆژانە لە تەلەڤیزۆنەکان شیکردنەوەی گوتار دەبینین. ئاساییە گوتمان ئەگەر خەڵکی ئەکادیمی نەبێ ناکرێ هەموو شرۆڤەکارێک ئەکادیمی بێ، بەڵام بێلایەنی زۆر گرنگە لە شیکردنەوەی گوتار. چۆن دەکرێت دکتۆر ئەمە لە گوتار شکاری ئەو شتە چۆن دەکرێت کەسێک بتوانێت بێلایەنە مەسەلەن ئەوە بکات بڕیار بدات شتێشی بکاتەوە مەسەلەن لەو مۆزوعی بۆ نمونە ئێستا بابەتی هەنووکەی ئەمڕۆ ئێران و ئیسرائیلە دەبینین خەڵکێکی زۆر شیکاری زۆر دەکات و ئەوە دەکات چییە مەسەلەن وای کرد دەبێت شارەزایید لەم بابەتە بێت ببوورە پرسیار ئەەکەم لەوانەیە خەڵکەکی زۆرمان لەگەڵە لەوانەیە کۆمەڵی کەس ئێستا پرسیاری بۆ دروست بێ بە تایبەتی ئەوانەی کە لە ڕێگەی ئەکادیمیەوە ئەو بابەتیان نەخوێندووە یا پاشخانەی زمانەوانیان نییە و نازان مەسەلەن دیسکۆرس چییە جەنابتان چی دەڵێن مەسەلەن لەم بابەتەوە یان ئەوە شتێکی ئاساییە و لە هەموو شوێنێک هەیە و یا هەر گوتار شکاری خۆی ئەو شتێک تێدایە مەسەلەن خۆی گوتار شکاری چەند توولێکی تێدایە چەند کەرەستەیەکی تێدایە کە دەکرێت بەکاریان بینی بەوەی بێلایەنانە شیکردنەوەیە بۆ بکەی. بۆ نمونە شتێک هەیە بە ئینگلیزی پێی دەڵێن پۆلەرایزیشن یعنی جەمسەرگیری پۆلەر ینی قوتب جەمسەرگیری جەمسەرگیری چیە؟ تۆ لە شیکردنەوە یان لە تێڕوانینت بۆ هەموو شتێک تەنها ڕەش و سپی نییە، لە بینی ڕەش و سپی ڕەنگی تر هەیە، ڕەساسی هەیە، ڕەنجی تر هەیە، باش و خراپ نییە. باش هەیە خراپ هەیە، لە بینی باش و خراپ مامناوەند هەیە، شتی تر هەیە. ئیتر ئەوە لە گوتاری لە شیکردنەوەی گوتاردا ئەگەرە تو پێی جەمسەرگیری بەکاربیین ینی جەمسەرگیری نەکەی وەکو باسم کرد زۆربەی شرۆڤەکارانی کوردی جەمسەرگیری دەکەن یان باش یان خراپ مامناوەندیان نییە. بۆ نمونە من دوێنێ لە باسی وتارەکانی خامەنایی و خوا مایکەکانتان داخەن بە ڕێزان ئەزیێت نەبێت تکایە لە شیکردنەوەی وتەکانی ترەمپ و ناتەنیاهۆ و خامەنایی دوێنێ باسیەوەم کرد. یەکەم زار دەڵم لە کاتی زەنگدا بەڕاستی ئەو وتارانە جێی متمانە نین لەبەر ئەوەی زیاتر عاتیفەی تێدا زیاتر بۆ ئیعلام دێت. ئەوە یەک. دوو کە باسی ترەمپ دەکەین پێمان خۆشبی خۆش نەبێت تۆ لایەنگری ئەمریکابی حەزل لێبی ڕژێمی ئێران بڕوخێیان نا گوتاری ترەمپ جێی سیقەنیە ڕۆژانە دەیگۆڕێ لە ڕۆژێکا 3000 گوتاری خۆی گۆڕیوە. باسی ئەوم کرد باستی لە جەمسەرگیریدا بۆ نمونە تۆ ناکرێ بڕێ وەڵا کاکات گوتاری ناتەنیاهۆ زۆر توندە و ئێران کۆتایی پێهات ئەوە لایەنگیری ئەو جەمسەرگیریە. ناشکرێ بڕێ وەڵا گوتاری خامەنایی گوتارێکی زەعیف و ئیسلام تەسلیم بوونە نەخێر دەتوانی بڵێ مقاومەی تێدا هەروەکو چۆن لە کارەکانیش بۆ نمونە دەبینین ڕۆکێت بارانکردنی ئێران لەلایەن ئیسرائیلەوە زەرێکی زۆری لە ئیسرائیل لە ئێراندا بڵام بە پێچەوانەشەوە ڕۆکێت بارانی ئێرانیش لە زەرری لە ئیسرائیلدا دەبێت و باسی هەردوو لا بکەیت جەمسەرگیری نەکەی باش و خراپ هەردوو لای ڕوون بکەیە. بەڵام بۆ نمونە ئەگەر باسی زیانەکان بکەی دەبێ بڵێ وڵاهی زەرەرەکانی ئەو زەرەری ئیسرائیل لە ئێرانیدایە زۆر زیاترە ئەوەی کە ئێران لە ئیسرائیلیدا. لەبەرەوە جەمسەرگیری تۆدارێک لە دەستا تەنها ئەو سەر و ئەو سەر نییە دەکرێت ناوەڕاستی بوو
تەنها ڕەش و سپی نییە لە بینی ڕەش و سپی شتەیە تەنها باش و خراپ نییە لە شیکردنەوەی گوتاری سیاسیدا لە کریتیکال دیسکۆرس ئەنالیسیس ئەو شتانەی هەموو تێدایە پاشان لە ڕووی زمانەوە چەند ئەوانە دەتوانن خوازە و مێتافۆر و ئەوانە زمانەکەیان چەند بەهێزە ئایا زمانی کامیان باشترە کامیان خوازە و مێتافۆر و ئەو شتانێک تێدایە کە زمان جوان دەکەن و بەهێزی دەکەن کامیان لە موقعی قووەتەوە قسە دەکە کامیان لە زەعیفیەوە قسە دەکە ئەو شتانە هەمووی پەرستن لە کریتیکال دیسکۆرس ئەنالیسیس لە گوتار شیکاری ڕخنەیانە ڤاندایک و فێرکڵەف و ئەوانە هەموو باسییان کردیان ڤاندایک بە تەنیا نزیکەی 50 کەرەستەی باس کردیە بۆ شیکردنەوەی گوتار کە تۆ دەکرێت لەو 50 بە گوێرەی پێژینەوەکەی خۆت بە گوێرەی بابەتەکە چەند 5-6 لێ هەڵبژێری بێ لەسەر ئەو وتارە تەطبیقی بکەی بۆ ئەوەی وتار شیکاری پێ بکەیت زۆر جوانە دکتۆر جان دەست خۆش بێت تقریبا بابەتەکە گەیشت بەڵام بەر لەوەی بچمە پرسیارێکی دیکە بوو ئەگەر داوای ڕوونکردنەوەی زیاتر بکەم بۆ من ئێستا لە قسەکانت ئەوە بوو گوتت گوتاری ترامپ مەسەڵەن بە جۆرێک وات گوت کە زوو دەیگۆڕێ باشە ئێستاگەر من ئەم قسەیە وەربگرم ئەم قسێت پشتت بە چ ئامرازێک بەس مەسەلەن بۆی پشتەکە ڕوونتر بیلای و بەشداربوانەی لەگەڵمانە چی وای کرد مەسەلەن تو ئەو قسەیە بکەیت چه ئامرازێک لەبەردەست بوو تاوەکو منیش ئەو قسێ بە جۆرێک وەربگرم بڵێم بەڕاستی لێکدانەوەکەی دکتۆر کاوە بڵێن جەمسەرگیری تێدا نەبوو بەڵێ لە وتاشیکاری ڕخنەیانە شتەکەیە پێی دەگوترێت تراست چۆن دەبێ متمانە چۆن دروست دەبێت کاتێک کابرایەکی سیاسی ئێمە باسی شیکردنەوەی گوتاری سیاسی دەکەین کابرایەکی سیاسی لە چەند هات و شوێنێکی جیاواز هەمان گوتاری هەبوو گوتاری خۆی نەگۆڕی ئەوەیان متمانە دروست دەبێت بەو سیاسە کە ئەو کەسە کەسێکی ڕازگۆیە یانیش بەلایەنی کەمەوە چەندە سیاست لەوانەیە ڕازگۆیی کەم تێدابێ بەلایەنی کەمەوە و کەسەکە جێگەی متمانەیە بەڵام بۆ نمونە ترامپ یەکەم جار دەڵێ من 6 ڕۆژ مەزالم داوە بۆ ئەوەی مفاوەزات بکرێ پاشان 6 ڕۆژەکە تەواو نابێ گرین لای دەداتە ئیسرائیل لە ئێران بدە ئەوە یەک دوو دەچێتە کۆبوونەوەی ئەوەی پێی دەگوترێ G7 کۆبوونەوەکە بەزێ دەنێ دەبێ بڕیارێکی بەپەلە هەیە دەبێ بگەڕێمەوە ئەو بڕیارە بدەم دەچێتەوە بڕیارەکەش نادا دەڵێ ئەو بڕیارە نادەین 2 هەفتە مۆڵەت بە ئێران دەدەین بۆ ئەوەی ئەگەر بگەڕێتەوە بە مەرجەکانمان ڕازی بێ ئێمە لێی نادەین کەواتە دیسانەوە دووبارە گۆڕیەوە قەنەعەت دەکەم پاشی ئەو 2 هەفتەیەش دیسان لەوانەیە لە ئێران نەدات کەواتە ئەو تراستە درست نابێ کاتێک کەسێکی سیاسی قسەکەرێک سپیکەرێک لە ئیترەمبی لە یەک ڕۆژدا 3000 قسەی خۆی گۆڕی تۆ ئەگەر سیاسیەک لە مانجێکدا 3000 قسەی خۆی بگۆڕێ جێی متمانە نامێنی لەبەرەوە پێشبینی کراو نییە گوتاری ترامپ پێشبینی کراو نییە من لە دکتۆرایەکەم گوتاری جۆرج دەبلیو بوش و تۆنی بلێرم شی کردەوە لەسەر ڕاستی لەسەرەوە بوو کۆزبەران بۆ ئەوانەی کە دەستنە ئەمریکا و بەریتانیا بە چ گوتارێک قسەیان لەسەر دەکەن ئیوان دیار بوو لە گوتاری پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن و لە کاتی هەڵبژاردن و لە کاتی دەرچوونیە هەمان سیاسەتیان هەبوو بەرامبەر بە ئیمیگریشن بەڵام ترامپ کابرایە کە پێشبینی گوتارەکەی ناکەی ناتوانی بیخینی ئەو بەژێرەی ئەو مەدرسانەوە ئەو ڕێبازانەی ئێمە هەمانە جاچ کریتیکال دیسکۆرس ئەنالیسیس بەیان ئەوەین تر بێ لە قالب نادرێ ناتوانانی لەو قالبە لەبەرەوەی کەسایەتەکەی وایە کەسێکی مستەخر نییە و گوتاری خۆی زوو دەگۆڕێ دەست خۆش بێ دکتۆر جان باسی کۆمەڵی کەرستەی زمانەوانی شت کرد بەڵام بەر لەوەی ئەو پرسیارەی کەرستەی زمانەوانی بکەم هەر ئەو شتە لە مێشکم ماوە هێشتاش چکە باسی ئەومان کردکەوە چەند لە دنیای ئەکادمی بەکاردێ و ئەکادمیان مەسەن ئەکادمیستیەکان ئەو شتانە بەکاردێن بەست وەکو پرسیارێک چەندێکش گرنگە میدیاکارانی ئاسایی ڕۆژنامە نووسێک بۆن ڕاگەیان کار پێیان نێرێک شارەزاییەکی تەواوی هەبی لە گوتارشکاری چنێک بەو گرنگیان پێویست ناکەوە بەس هەر ئەوە نەیە شتەکە بوازێتەوە بەس وڵا خۆی کەسی ڕاگەیان کار میدیاکار جا پێیان نێر بێ چ بێ ژەر بێ یان هەر شتێشتر بێ
تەنها ئەوانە نەبێ، ئەوانەی لە پشت کامیرەوە ئیش دەکەن، کامیرەمانە و لە ڕووی تەکنۆلۆژی و تەکنیکیەوە ئیش دەکەن، لەوانەیە پێویستیان بە زمان و بە گوتار و بە دیسکۆرس نەبێ، بەڵام ئەوانەی تر کە لەسەر شاشە قسە دەکەن، سپەیان نێر بێچێ سبێژەر بێ، پێویستیان بەوە هەیە کە شارەزای گوتار و پشیکردنەوەی گوتار و شۆڤەی گوتار بن بەڕاستی. ئەوە زۆر زۆریە. و لە بەشەکانی میدیا لەما وەکو ئینگلیزی وەکو زمانەکان تەنها لە ماستەر و دکتۆرا وتار شکاری دەخێنێت. زۆر زەروریە لە کەلۆریۆس بخوێنرێ کە تۆ کەسێکی میدیاکار لە بەشێکی میدیا بەس بە کەلۆرۆس دەخێنێ، پاشان دەسی ئیش دەکە، پێویستی بەوەی نییە کە ماستەر و دکتۆرا بخێنێ ئەنجام سیش بکەلەوەی ئەگەر ماستەر و دکتۆرا بخێنێ بە کەلکی ئەوەی هەر نایە بسی بێژەری و پامنێری بکە بە کەلۆرۆسەکە دەتوانێت بکە. لەبەرەوە زۆر زەروریە، زۆر زەروریە دەکرێت لە ڕاستپاردەکانمان بێ لێرە لەو وێبینارە کە دیسکۆرس ئەنالیسیس هەم لە بەشەکانی زمان هەم لە بەشەکانی میدیا لە ئەندەرگراجوێت لە مستەوای بە کەلۆرۆس بخوێنرێت. ئەم دوو بەشە دکتۆر کە ئێستا بەناو ناوەتینە زمان و میدیا، زمان و میدیا زیاتر ئەو دویان، هەرچەندە دیسکۆرس ئەنالیسیس بەڕاستی شیکردنەوەی گوتار پەیوەندی بە سیاست و بە کۆمەڵناسیش بە سایکۆلۆژیشەیە. لە سیاست پێشنیارێکمدا کۆلیژی ڕامیاری لێرە لە زانکۆی سەلاحەدین کە هەوڵدەن بەلایەنی کەمەوە جارێ لە ماستەر و دکتۆرا کریتیکال دیسکۆرس ئەنالیسیس بخوێنن، لەبەرەوەی زەروریە کابرای سیاسیشی شرۆڤەی گوتاری سیاسی بزانی چۆنە. زۆر جوانە، دەستخۆش بێت دکتۆر جان. دەگەڕێمەوە سەر لایەنە زمانەوانیەکە و کەرەستە زمانەوانی باس کرد. گوتارشیکاری و زمانەوانی کارەچی ئەپلاید لینگویستیکس، ئەوانە یەکتری دەبڕن یان یەکتری تەواو دەکەن؟ بەڵێ من پێم وایە ئەوانە یەکتری تەواو دەکەن وە چەترێکی گەورە لە سەروی هەمویانەوەیە زمانەوانیە. زمانەوانی دابش دەبێت بۆ چەند بەشێک زمانەوانی کارەچیە. ئێستاش وەکو باسم کرد لەو 20 ساڵی ئەخیری گوتارشیکاری زۆر بڵاو بوویتەوە وەکو فەرعێکی سەر بەخۆ، بەڵام سەر بەخۆ نیە. پەیوەندێکی ڕاستەخۆی بە زمانەوانی کارەچیەوە هەیە، لەبەرەوەی گوتارشیکاری کارێکی کارەچیە. تۆ داتا دەی کۆ دەکەیەوە، داتاشی دەکەیەوە، بەداخۆ لە لای ما لە زمانەوانی کارەچی بە هەڵات تێگەیشتون. بەشێکی زۆری مامۆستایانشمان ناڵێن هەمویان، بەشێک لە مامۆستایانمان وا دەزانین زمانەوانی کارەچی ئەپلای لینگویستیکس تەنها تیچینگان لێرنینگی، تەنها وانە گوتنەوە و فێربوونە. نەخێر زمانەوانی کارەچی زۆر شت دەگرێتەوە. هەموو ئەو شتانەی کە بە کردار دەیکەی داتات پێویستەشیکردنەوەت هەیە، پاشان ڕاستپاردەت هەیە بۆ کۆمەلگا، بۆ وەزارەت، بۆ کۆمەلگا، بۆ دەستگاکانی میدیا، بۆ سیاست، بۆ سیاست مەداران، ڕاستپاردەت دەبێت. ئەوە کارەچیە بەڕاستی. لەبەر ئەوە گوتارشیکاری کارەچیە لەگەڵ زمانەوانی کارەچی یەکتر دەبرێتەوە. گوتارشکاری بەبێ کۆرپەز نابێت دکتۆر بەو باسە بێ، ینی دەبێت شتێک هەبێت لەسەری ئیش بکەیتەوە بێ. گوتارشیکاری بە تیۆری بەتەنە نابێت، ئللا ئەگەر مەسەلەن تۆ ئارتیکل ڕیڤیو بکەیت لەسەرەوە بنووسی چەند کەس لەسەر گوتارشیکاری شتیان کردەوە بێ کورتیکەیەوە و تعلیق خۆتی لەسەر بدەیت. ئەگەر نا بە شێوەی تیۆری نابێت. تۆ تیورت هەیە، ڕێبازت هەیە، کەرەستەت هەیە، لێ ئەو ڕێباز و تیر و کەرەستەیە جێبەجێ دەکەی لەسەر داتایەک بزانین هەتیجەکەت چۆن دەبێت. لەبەرەوە کارەچیە بەڕاستی. زۆر باشە دکتۆر جان. لە ئەوەڵی کە دەستمان پێکرد کۆمەڵی پرسیارم لێکرد، یەکێ لەوانە باسی حاڵی و مەسەرەن چۆنیەتی و بەکارهێنانی گوتارشیکاری بوو لە ناوەندە ئاکادمی و میدیاکانی کوردستان. بەس ئێستا ئەو پرسیارە دەکەم، کێشەکانی بەردەم توێژینەوەی گوتارشیکاری چین؟ چ کێشەیەک هەیە یان بەڕای جەنابەت تێبینی چیت کردووە کە چەند ساڵە لە بوارەدا لەناو ئەکادیمیا کار دەکرد؟ خۆی ئەمە زۆر باسی لە نەباشەکانی گوتارشیکاری ڕەخنەیانەمان کرد. گوتارشیکاری بەگشتی و گوتارشیکاری ڕەخنەیانە بە تایبەتی باسی ئەومان کرد کە شتێکی باشە و مۆدێلێکی نوێ و دەکرێت بۆ سیاست و بۆ ئەدەب و بۆ سۆسیۆلۆژی بۆ زۆر شت بەکاربێ، بەڵام ڕەخنەشی لێ ژیراوە. یەکێک لە ڕەخنەکانەوەیە زۆر جاران توێژینەوەکانی گوتارشیکاری بە داتایەکی کەم بەڵام بە کۆنکلوژن و دەرەنجامێکی زۆر تەواو دەبن، کە ئەوە یەک لە ڕەخنەکانە. دوو، باسی لایەنگریمان کرد. هەندێک کەس پێیان وایە لەبەرەوەی گوتارشیکاری
ئەساسەکەی لە لایەنی چەپ و مارکسیزمەوە هاتیە لەبەرەوەی لایەنگری ئایدۆلۆژیایشی تایبەتە کە چەپگەرایی و مارکسیزمە لە دژی ئیمپریالیزم و بۆرژوازی و سەرمایهداری لەبەرەوە لایەنگری تێدایە. ئیتر ئەوە ڕەخنەیە من لە دکتۆرایەکەش باسم کرد چەند ڕەخنەیەکی لێ گیراوە ئەو ڕەخنانە لە critical discourse analysis لە گوتار شیکاری ڕەخنەیی بە تایبەتی نەک گوتار شیکاری بەعام لە گوتار ڕەخنەیی ئەو ڕەخنانە گیرایە وەڵا زۆر کەس وەڵامیان دایتەوە لەوانە ڤاندایک وەڵامی ئەو ڕەخنانەی بە تێر و تەسەڵی دایتەوە کە ئەمەوانە لەبەرەوەی ئێمە کەرەستەمان هەیە ڕێبازمان هەیە کەرەستە و ڕێبازەکان دێن جێبەجێ دەکەین لەسەر تێکستا لەسەر داتا نەتیجەکە گەر بە دڵی مە بێ و بە دڵی مە نەبێ نەتیجەکە دەردەچێ بەڵام ئەو ڕەخنە و تێبینیانە لەسەر گوتار شیکاری هەیە. دەست خۆش بە دکتۆرجان کاتەکە چارێکێک تقریبان دەمینێتەوە بۆ بەڕێزان ئەگە پرسیارێکیان هەبێ بەڵام بەر لە پرسیاری بەڕێزان پێش ئەوەی مایک بۆوانە بکەمەوە کە پرسیاریان هەیە و هەر بە ڕێزێک دەتوانانی لە چات بۆکسەکە پرسیار بنووسێ ئەگەر نێوێ قسە بکات بەر لەوە حەز دەکەم بزانم ڕاستپاردە و ئامۆژگاری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوە شێروانی بۆ بەڕێزانێ بۆ کاتمیانەی کە تازە هاتوونەتە ناو ئەو بوارە مەسەلەی گوتار شیکاری چی نەکەن بچنە شتێک مەسەلەن. بەڵێ وەکو باسم کرد گوتار شیکاری بە تایبەتی گوتار شیکاری ڕەخنەیانە بوارێکی نوێیە مەزالیشکردنی تێدا بەڕاستیم پێم خۆشە توێژەرانی کار لەسەرەوە بکەم بە تایبەتی لەسەر داتای کوردی داچ بە ئینگلیزی بنووسن چ بە کوردی بنووسن زۆر گرنگە لەسەر داتای کوردیش بکەن و ئێستا بەڕاستی چەند ڕێبازێکی نوێ هەر لە گوتار شیکاری ڕەخنەیانە سەریان هەڵدایە بۆ نمونە یەک لەوانە مەڵتیمۆدڵ دیسکۆرس ئەنالیسیس شیکردنەوەی فرەمۆدی گوتار تەنها لەسەر تێکسنا لەسەر ڕسم و لەسەر ڤیدیۆ لەسەر ئۆدیۆ لەسەر بۆن و لەسەر ئەو شتانە ئیش بکەن من بە لێرە لەوانەیە هەندێک لە قوتابیانی دکتۆرام لێرە بن کە ئیش لەسەر مەڵتیمۆدڵ دیسکۆرس ئەنالیسیس دەکەن ناوەکانیان دەبینم بەڵام مەزالش زۆر نوێیە بەڕاستی مەزالێکی بوارێکی زۆرەکە ئیش لەسەرەوە بکەن شیکردنەوەی تێکستەکان بە فرەمۆدی بە هەموو لایەنەکان بگرێتەوە و ئاخر ڕاستپاردەشمەوەی وەکو باسم کرد لە زانکۆکان بە تایبەتی لە بەشەکانی زمان و سیاست و لە میدیادا زیاتر گرنگی بە شیکردنەوەی گوتار و شرۆڤەی گوتار بدرێ و محاولە بکرێ لە ئاستی بەکەلۆلۆس ئەو مادەیە بخوێندرێت چکە ئەوە ڕەبتی بە ئەوە شەیەکە سیاسەتی وەزارەتی خوێندنی باڵا و هەرێمی کوردستان ئەوەیە کە کریتیکال تینکینگ بیرکردنەوەی ڕەخنەگرانە لە ناوەندەکانی خوێندنی ئەکادیمی زانکۆکان برەو پێ بدرێ یەک لە بەشەکانی کریتیکال دیسکۆرس ئەنالیسیسەوەیە بیرکردنەوەی ڕەخنەگرانەیە. دکتۆر زانیارەکان زۆر گرنگن منەوە هەب باسانی و بزانام دەستم بەرنابێ ئەگەر قەرار وا بۆ دوا پرسیار بێ بەڵام باسی مەڵتی مۆداڵیتت کرد کە ڕێبازێکی زۆر گرنگە بەڕاستی من ئێستا باواز لە ڤاندایک و فلان و فیسارەوە باسی دکتۆر کاوە بکەین چۆن دەڕوانێت مەڵتی مۆداڵیتی با من نمونەیەک بێنمەوە دکتۆر ئێستا من لە ماڵەکە بتێونەتێ ئەوە شوێنی منە ئەگە دەرمکەن من هەرە شوێنم هەیە وێ بنارێک بخوێنەوە بخێنەوە باشە و کتێبانەوە لە پشتمە ئەگەر لە ڕووی مەڵتی مۆداڵیتی بێ کەسێک لە دوورەوە من بینە دەڵێ هەسێت کە کتێبانی لە پشت خۆی داناوە ئاوای کردووە ئەو هاتوو ئەوە لێکدانەوەیە کە باشە پشتی بەچی بەس پشتی بەم ڕستمە کە لە پشتمەوەیە بەڵام منەوە ئێستا نیەتی خۆم ئەوە کردوتم وەڵای لە ماڵەکە بەس ئێرەم هەیە ئیستا من دەمێ بزانم دکتۆر کاوە چۆن دەڕوانێتە مەڵتی مۆداڵیتی نازانم چەندێک پشتی پێ دەبەسترێ بەڕاستی بڵە خۆی مەڵتی مۆداڵیتی چەند مۆدێکی هەیە ینی یەک لەوانە قسەکردنی شەر یەکە لە شتە ئەساسەکان دووەم جار بەدی لانگویجە ئێستا من هەز دەکەم کە تۆ قسە دەکەی متمانەت بەخۆت هەیە ئەو متمانەیە لە چیەوە هاتیە لەوەیە تۆ ئەو بابەتت خوێندووە یەکێک لە تەڵەوەکانی دکتۆرە لەبیرمە کە زۆر حەزم لەو بابەتە بوو ینی ئەوانە پێتەوە دیارە بە زمانی جەستەتەوە دیارە طبعاً بوونی مەکتەبە و ئەوانە ژینگەیەکی ئەکادیمی یەکێک تەماشات بکە یەکسەر دەزانێت ئەوە لە ژینگەیەکی ئەکادیمی تۆ قسە دەکەی لە ژینگەیەکی میدیایی نی لە بازارنی بەڵکو ئەگەر جێی لە قسەکانی ئێمە نەبێ ئێستا ڕسمی تۆ ببینێ مەکتەبەکەی پشت و شێوازی قسەکردن
کراسەکانی هەردووکمان ڕسمیە ئیتوسپی من شینی ئاسمانیە ئەوە هەمووی لە مەڵتیمۆداڵەتی فرەمۆدی ئاماژەن بەوەی ئێمە لە ژینگەیەکی ئەکادیمی بەلایانی کەمەوە ئەوە ئاشکرا دەبێت. زۆر جوان دەست خۆش بە دکتۆرژان ئەو ڕوونکردنەوە جوانانە و قسە جوانانە و هەموو زانیاریە و کۆمەڵە زانیارە گرنگانە دەستەکان خۆشە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم زۆر زۆر سوودم لێبینی دڵنیاشم ئەو بەڕێزانەی لەگەڵمانن هەروە بە هەمان شێوە نزیکەی سەد کەسێکمان لەگەڵ بوو بە خۆشحاڵیەوە لە شوێنی جیاجیا. دکتۆر کاوە دکتۆر جەعفەر شێخوئیسلامی کە لەگەڵمانە بە خۆشحاڵیەوە دەڵێت هیچ لێکۆڵینەوەیەکی هونەری و بابەتە مرۆییەکان ناتوانێت سەداسەد بێلایەن بێت. وڵای زەمن حەزم لێە مامۆستای هەمومانە پرۆفسۆر دکتۆر جەعفەر شێخوئیسلام حەزم لێ قسەیەک بکە. کاک دکتۆر جەعفەر ئەگەر جێت لێمانە دکتۆر جەعفەر ئەگەر جێت لێمانە ئەگەر شوێنەکەت گونجاوە و ژێت لێمانە دەتوانی حەز دەکەین قسە بکەی لە شیکردنەوەی گوتار و گوتار شیکاری پرۆفسۆر دکتۆر جەعفەر شێخوئیسلام مامۆستای هەمومانە بزانم لەگەڵمان نەماوە لەگەڵمانە بەڵام ئەگەر شوێنەکەی گونجاو بێت یان لە کاتەچی دیکە ئەگەر ناچەند پرسیارێکی دیکە وەردەگرین دکتۆر دکتۆر جەعفەر کاتی دەبێت تکایە بەڕێزان دەتوانن پرسیارەکانتان لە چات بۆکس بنووسن و یان دەستان هەڵبڕن من بە چات بۆکسەکە دەست پێ دەکەم هەتایەوە دەستان هەڵدەبڕن. مامۆستا ئالان دەڵێت بێزەحمەت گفتوگۆ و چاو پێکەوتنە تەلەڤیزیۆنەکان دەچێتە چوارچێوەی وتار یان نا؟ طبعاً وتارە بەڵام کەشی دەکەیەوە دەبێت تۆ شیکردنەوەی گوتاری بۆ دەکەی ئەوانش بەشێکن لە گوتار شیکاری. بەڵێ زۆر باشە دەست خۆش بەڕێزێک دەمێکە دەستی هەڵبڕیوە بە ناوی فێنک تەڵعات بەڵێ فێنک تەڵعات بەڕێز فێنک دەتوانن ئێستا قسە بکەن فەرمووی. ئەم کاتتان باش بەخێر هاتنی کاک دکتۆر کاوە دەکەم بەڕاستی بابەتێکی زۆر گرنگی هەڵبژاردووە من خۆم یەکێکم لەو کەسانی کە سەرەتا دەستم پێ کردووە لەو بوارەدا کار بکەم بەڵام کێشەیەکم بۆ دروست دەبێ بەردەوام سەرچاوە زۆر کەمە بە زمانی کوردی کاتی خۆ ئێمە لە زانکۆش بووین بە ئینگلیزی دەمان خوێن بێگومانە کریتیکال سینکینگ و هەروەها ئەو دیسکۆرسە مەبەستی دکتۆر کاوە زۆربەی سەرچاوەکان زمانی ئینگلیزین ئایا لەکوێ دەتوانین سەرچاوی زمانی کوردی بەدەستمان بگاتن ئەگەر سەرچاوێکە بێتن خۆشحاڵ دەبین. وڵات چەند کتابێک هەیە لەوانە کتابێکی خۆمە بە ناوی شیکاری گوتاری میدیایی تازە دەرچۆڵە تازە نیە لە پارەوە وەزارەتی پەروەردە بە خۆشحاڵیەوە بۆی چاپکردین و ئەوەی من ئاگادار بم لە مەکتەبەی ئەمازۆن بەدەست دەکەوێت ئەگەر هەر بەدەستشنەکەت ئەوە دوایە ژمارەی من وەرگرە کۆپیەکت بە هەدیە دەدەمێت. دەستەکانت خۆش بێ کاک دکتۆر بێگومان کتابەکە جەنابتانم خوێن لە لای من دەنجی قەتای بوو مامۆستا سەنگەر دەنگت قەتای بوو مامۆستا مەبەستم بێگومان کتابەکەی تۆمان بەرچاو کەوتووە و خوێندوشمەوە مەبەستم لە توێژینەوەیە. وڵات توێژینەوەکان لەوانەیە لە گوگل لێ بدەیت من بەخۆم چەند توێژینەوەیەکم بە بەرچاوکەتێ بە کوردی نووسرایە لەسەر گوتار شیکاری بەس ئێستا بزەبن عینوانەکانم لەبەر نییە بەس لە گوگل لێ بدە گوتار شیکاری ڕخنەیانە لەوانەیە بداتێ. زۆر باش دەستان خۆش بێ زۆر سپاس. دەستت خۆش بێت بەڕێزێکی دیکە بە ناوی خەرمان پرسیاری کردبووە ئەو بابەتانەی دەیان نووسین لە ڕۆژنامەیەک یان گۆڤارێک بڵاوی دەکەینەوە ئایا وتارە بەڵێ وتارە دکتۆر چەند جارێک وەڵامی ئەوەی داوە بەڵام لێکدانەوەی ئەم وتارانە دەچێتە چوارچێوەی گوتار. زۆرینەی کۆمنتەکان دکتۆرجان دەستخۆشیە بەڕاستی. کوردستان ڕەفیقیش دەڵێ لە زانکۆی سۆران بەشی سیاست و پەیوەندیەکان گوتاری سیاسی خسمانە ناو بابەتەکانی خوێندن و کتابیان ئاشنا دەبن بە چۆنیەتی شکردنەوەی بتاوە باشە ڕاستی زانکۆی سۆران دەستیان لێ کاک فەرەیدون بەڵێ کاک فەرەیدون کە
سەرنووسەری گۆڤاری زمان و زاراویش بە خۆشحاڵی لەگەڵمانە باسیەوە دەکات دەڵێ لە کوردستان بە گشتی و لە هەولێر کەناڵە میدیایەکان بۆ کادیرانی حزبی دەسەڵات قۆڕخ کراوە بزانم باسی ئەو بابەتەمان کرد کاک فەریدون مەسەلەی مەوزوعی جەمسەرگیری و ئەم شتانە باسکران باسمان کرد. بەڵێ بەڕێزەکی دیکە بە ناوی چیابند ئەگەر بە هەڵە ناوەکەم نەخوێن بێتەوە دەڵێ خەڵک ئەم پرسەوە پرسێکی ئاینی سیر دەکات نەک وەک پرسێکی نەتەوەی شتی وا هەیە خۆی گوتارشکاری بۆ دەقاینەکان کرایە یعنی دەکرێت گوتارشکاری ڕەخنەیانە بۆ دەقی ئاینی ئێستا تەڵەبەیەکی ماستەر تەڵەبەی من نیوەڵە نازم چێ سەرپەرشتی دەکە لە ئاکرێ لەسەر شیکردنەوەی گوتاری ئاینی ڕۆژی هەینی ئیش دەکا بەڕاستی دەکرێت بۆ ئاینیش بەکار بێ بەڵام بڵێ ئاینیە نەخێن سیاسی میدیایی ئەدەبی بۆ هەمووی بەکاربێ دەست خۆش بێ من دەمەوێت کەسێکی دیکە وەرگرم بە ناوی بەیار کە ئەویش دەمێکە پرۆڤانێک پرسیاری هەیە پرۆڤان عومەر بەڵێ لە لای تو جەنابەت دیارەیان بەڵێ دکتۆر جان هەمویان وەردەگرم ئەگەر ئەو بەڕێزە گوێی لێمانە بە سەرا بە ناوی بەیار بله دەم باش دکتۆر ڕاستی سپاسی لە جەنابەتت کەین سپاسیش دکتۆر کاوتکەین ڕاستی کەسێکی بەڕێزە ما پرسیارەکە بوو ڕووی شیکردنەوێ ئایا شیکردنەوە گوتارە ڕاز زمانە بۆ شیکردنەوە گوتارە میدیە و سیاسی ەزم جەنابەتە بچێک بەحسی فەقەرەی کرد یا دیسکۆرس ئەنەسز بس آیا پێکاتە گوتارە پیاوان و میانە جیاوازە زمانی کوردی دا یانە پێکهاتەی چی جیاوازە پێکاتەی گوتاری پیاوانە و میانە جیاوازی هەیە لە زمانی کوردی دا خۆی بەڕاستی دراست زۆر لەسەر جیاوازی گوتاری ژن و پیاوکرایە لە هەموو زمانێک جیاوازیەکە زۆرە بەڵام لە کوردی کرایە نەکرایە بەڕاستی ئاگادار نیم لە ئینگلیزی زۆر کرایە بەڵام لە کوردی نازانم بەڵێ دەست دکتۆر باشە دکتۆر جان پرسیارێکە پرۆفیسۆر دکتۆر عەباس دەپرسێت پاش دەستخۆشی زۆر دەپرسێت CDA یارمەتی دەرە بۆ ئاشکراکردنی ڕۆلی زمان لە بنیاتنانەوە و پاراستنی نایەکسانی کۆمەڵایەتیدا بەڵێ ئەوە کاری سەرەکی CDA کاری سەرەکی گوتارشیکاری ڕەخنەیانەیە کە نادادپەروەری و نایەکسانی لە پشت پەردەی وتارەکان کەشف بکات بڕاستی زۆر جوانە دەستخۆش بێ کەرستەی تایبەتیش هەیە بەوە مەسەلەن ئێمە و ئێوە کەرستەی ئەوە هەیە خۆت بە باش نیشان دەدەی ئەوەی بەرامبرت بە خراپ نیشان دەدەی تەبقەی مەسەلەن دەوڵەمەند بە باش پیشان دەدەی تەبقەی هەژار بە خراپ پیشان دەدەی ئیتر زۆر کەرستە هەیە کە دەکرێت نایەکسانی و نادادپەروەری گوتارەکان کەشف بکات زۆر باشە دکتۆر جان مایکەکە بۆ لەسەر ڕوخسەتی جەنابتان بۆ دکتۆر جەعفەر دەکەمەوە ئەگەر بەڕێز دکتۆر جەعفەر شێخوئیسلامی ئەگەر گوێت لێمانە ئێستا سڵاوتان لێوێ جۆر لە دەنگما بەڵێ دکتۆر مامۆستا سەنگەر زۆر سپاس دکتۆر کاوەجان سڵاو لێبێ سڵاو لە هەموو لایەک ببورن دانیشتەکە دانیشتنی دکتۆر کاوەیە من نامەوێت کاتان بگرم لەوانە بوو یەک دوو پرسیار بکەم هەر بۆ بەشداری بەڵام ئێستا کە داوام کردگوتم پێم خۆشە قسە ئەرێ ئێستا کە دکتۆر کاوە بۆ خۆی داوای کردو دووسەشتی بەپەلا هەر لەسەر و ئەوەی کە من پێم وایە لێکۆڵینەوە لە بوارەکانی هوەر و ئەدەب و بەگشتی زانستە کۆمەڵایەتی و مرۆیەکان بەڕاستی ناتوانێت 100% هیچ کات تەواو بێلایەن بێ ئەویش هۆی خۆی هەیە یەکێک لەمەکە ئێمە کاتێک لە دیاردەکانی مرۆیی دەکۆڵینەوە چ لە مرۆڤەکان خۆیان و چ لە بەرهەمەکانیان بۆ وێنە باسی گوتاری ترامپ کرا قسەکانیان گوتارەکانیان بەڕاستی وەگەوە نییە چاو لە ئاتۆم بکەین یا چاو لە سلول بکەین ئێمە چاو لە دیاردەیەکی هەستیار دەکەین کە بەستراوەتەوە بە ژینگەی خۆی بەم هەموو هەلوو مەرجەی کە تێدایە لەبەرەوە ناکرێ
تۆ مەسەلەن قسەی ترامبێنی تەنیا شی بکەیەوە جیا لەو هەموو شتەی تریکە تێدەپەڕێ بۆ وێنە لەوەی کە ئەو دژی شەڕە یعنی دەبێ ئەمانە هەموو مرۆ لە بەرچاو بگرێ لەبەرەوە زۆر زەحمەتە بتوانی شیکارێکە 100% بێلایەن بێ یان ئەوەی کە زۆر جاران ئێمە وای دابنێ من بۆ خۆم مەسەرەن لەسەر میدیا زۆر لێکۆڵینەوەم کردو ئەمە هۆی هەبوو لەبەرەوەی کە بۆ خۆم لە میدیادا ئیشم کردو لەبەرەوە کە ڕۆژێک لە ڕۆژان من نزیکە 6 ساڵ ژیانم لە رادیۆدا تێپەڕ کردو لەبەرەوە بەر لەو لە شۆڕشدا من لە ڕۆژنامەوانی شۆڕشدا بووم لە مەتبعی شاخدا بووم ئەمانە هەمووی دەستیان داوەتە دەست یەککە بۆی دوایش من دکتۆراکەم هەر لە کمیونیکیشن داخوێن هەمووی دەستیان داوەتە دەستیەوەی کە من نەوعێک بەرچاوتەنگی و تعسبی خۆم هەبێ سەبارەت بە میدیا گرنگایەتی میدیا زمانی میدیا دەسەڵاتی میدیا لە کۆمەڵگەدا لەبەرەوە بەرەو ئەو چوو هەرەوە بۆ خۆی چەشنێک بەرچاوتەنگی من دەگەیەنێ جا هەستیار بم یان ئەوەی کە میدیا حەزی لێ بکەم یان نە بەڵام چەشنێک بەرچاوتەنگی من دەگەیەنێ کە شتێکی زۆر ئاساییە چونکە ئێمە ڕۆبات نین ئێمە ئینسانین ئێمە مرۆڤین ئێمە هەستمان هەیە ئێمە ئایدۆلۆژیمان هەیە بڕوامان هەیە عشقمان هەیە نەفرەتمان هەیە خۆشەویستیمان هەیە ئێمە سلول و ئاتۆم و ڕۆبات نین ئێمە ئینسانین باڕی سەرچریش بین ناتوانین خۆمان لە پەیوەندیە دەسەڵاتیەکان جیا بکەینەوە ئێمە بمان هەیە و نەمانەوێت تەنانەت بیریشی لێ نەکەینەوە پەیتا پەیدا تەنانەت لە ژیانی ڕۆژانەماندا کە دەنگ و باس جۆ دەدەینە کە دەگەڵ دۆستان قسە دەکەین ئێمە بەشێکین لەو ململانەی دەسەڵاتی کە لە کۆمەڵگادا هەمیشە هەیە جا دەسەڵاتی ئیکۆنۆمی بێ سیاسی بێ کولتوری بێ ئەوەی کە بردووە پێ دەڵە cultural capital هەر کام لەوانە بێ ئەمە بەشێکین لەو ململانەی دەسەڵاتی پێمان ئاگامان لێ بێ و ئاگامان لێ نەبێ ئەمە لایەنێکی لایەنەکەی تری ئەمەیە ڕاستەکەی زۆربەی ئەو کەسانەی کە یاوە لێ کۆڵەرانەی کە دەڵێن ئەوەیە دکتۆر کاوە جوان باسی کردکە هیچێک لە ڕەخنەکان چونکە لە کۆتایی هەفتاکانەوە لەلایەن گونتر کرەس و ئەوانەوە لە ئیستانگلیا ئەو دەمی پیان دەوت زمان ناسی ڕەخنەگرانە critical linguistics دوودانە ئارێ دوو کتێب هاتنە دەرێ language and power language as power ئەو دەم هاج و ڕابرت هاج و گونتر کرەس و ئەوانە بوون ڕاجر فاولر و دوایی لە وەکی مامە دکتۆر کاوەکتی لە سەرەتاینەوەدەکان بوو بە critical discourse analysis ئەو لەفسەی وەرگردنا پێشتر هەبوو بەڵام ئەمانە زۆربەی چەپ بوون ئەوە زۆر زۆر ڕاستە لەبەرەوە زۆربەی ئەوانەی ڕەخنە دەگرن کە CDA لایەندارە و ئێمە لایەندار نین ئەوە لە دەسەڵاتی زاڵەوە لە ڕوانگەی دەسەڵاتی باو و ئایدۆئۆلۆژی باو و زاڵەوە قسە دەکات واتە خۆی حەقانیەتی هەیە کە لە ڕوانگەی بورژوازی و ئیمپریالیزمەوە لێکۆڵینەوە دەکات بەڵام هەر کەس دژی ئەمە بێ لایەندارە چۆن تۆ لایەندارنی تۆژەوەنی پەرە بە ئایدۆلۆژی بورژوازی و کاپیتالیزمەوە دەدەی فەرقی من و تۆ چێ نۆرمن فێر کڵاب لە باسێکدا کاتی خۆی دەگەڵ هێنری وێدەوسن دمەقڕەیەکیان نەبوو 96-97 ئەس قەزا کاتی خۆی بەر لە ئینتەرنێت خوا بورە دکتۆر کاوە باوە بڵم مەبەست یعنی ئینسانی مسەقەف و ڕۆشنبیری کە بەڕاستی بەدڵ شت دەکا بزانە چۆنە بەر لە ئینتەرنێت و ئەو شتانە هەبوو ئینتەرنێتی بەسیتی تەکستە بوو دەق بەس ئیمێڵت دەتوانی ئەوە نەبوو کتێبخان لەسەر ئینتەرنێت هەبێ و نازام جورناڵەکان لەسەر ئینتەرنێت هەبێ و تاردا بزێنی من لە ئیندەکسێکدا دیسان ئینتەرنێت لە گۆڕەدا نەبوو گوڵسکاون لە گۆڕەدا نەبوو لە ئیندەکسێکدا تەمەشام کرد دمەقڕەیەکیان بۆ ئەو جووتە منەوە باسی سەرەتای 2000کە دەکەم کە دمەقڕەکان هێنری ویدەوسن کات کەڵک بوو لە نێو زمانەوانی کارەچیدا ئەوتە ئێستا دانیشتووە خانە نشین بووە هێنری ویدەوسن و نۆرمن فێر کڵاب ئەو دێکوت هەن CDA لایەندارە بۆی نابێ متمانەی پێ بکەی فێر کڵافیش وەڵامی خۆی بوو من داوای
زۆر گەڕام ئەوەی ویدۆسنم پەیدا کرد و تارەکەینەوە 26 ئیفەر کلافم بۆی جد نەدەکەوت ئیمێڵەکەم بۆ نووسی کوزان سام چی تێدەچێت دو حوت و پێچ و بۆی ناردم پێرکڵاو بۆ خۆی لە پاکەتی نابوو نۆتێکشی نووسی بوو all the best with your research Jaffer قەتیشم نەدی بوو قەتشم نەناسی بوو بەڵام جار بزانە مرۆی کە بەڕاستی بە دڵ و گیان بە عشقەوە کار دەکا خۆ موچەیەکی وەرنەگرتو بۆ پاداشتێکی وەرنەگرتووە خوێن کارێک لە کەنەدا داوای شتێکی لێکردو بەڵام بارحاڵ دەوێتە فێرکڵاو باسێکی زۆر جددی هەیە بەڕاستی دەڵێ ئەو باسانە هەمووی لێگەڕێ باشە بۆ خوێنەر عادلانەترە دادپەروەرانەترە کە من ڕێک و ڕاست پێ بڵم من ئایدۆلۆژیم هەیە لەم شیکاریەدا من دەم هەوێ بڵم ئەوەی کە ئێستا وابزانام دکتۆر عەباسێک لێرە باسی دادی کۆمەڵایەتی ئەوەی کرد من دەمەوێ بڵم من لێ کۆڵینەوە دەکەم وەکم نۆرمن فێرکڵاف لەبەر ئەوەی کە من بە دوای دادپەروەری کۆمەڵایەتیدا لەبەر ئەوە کە من دژی ڕەگەزپەرستی لەبەر ئەوە کە من بە ئاشکرا دژی چەسانەوەی مرۆڤ من بۆیە لێ کۆڵینەوە دەکەم بۆیە CDA لێ کۆڵەرێکی CDA باشە ئەمە باشترە یان ئەوەی کە تۆ هێنری ویدۆسنیا هەر کەسی دیکە دەڵێ لێ کۆڵینەوەی من 100% بێلایەنە بەڵام بەو قسەش لە ژێرەوە خەریکی ئیدئۆلۆژی خۆت هەر پاڵپێوە دنێ چونکە ئیدۆلۆژی تەر هەیە کەوا بوو ئی من سادقانەترە نەزان بە کوردی بەڵام چی ئی من دڵپاکانەترە چونکە من بە خوێنەر دەڵم من ئیدۆلۆژیم هەیە وشارم بە لێ کۆڵینەوەکەم پخە ژێر زەڕەبین وشارم بە لەوانەیەت بەرچاو تەنجیم هەبێ چاو لە داتاکەم بکە چاو لە ڕێبازی لێ کۆڵینەوەکەم بکە من وشاری دەدەمێ بە خوێنەرەکەم بە بیسەرەکەم بەڵام تۆ نا تۆ دەڵێ دڵنیا بە خوێنەری بەڕێز من بێلایەنم 100% کەوا بوو هەرچی دێڵم قبولی بکە ئیکاممان باشترە ئەمەش زۆر باسێکی جددی بوو دکتور کاوە زۆر جوان باسی هەندێک لایانی کرد کە چۆن چونکە لەوانی ئێستا پرسیارێک بێ دەی باشە ئەگەرە من نتوانین 100% بێ لایەن بین ئەی بۆ ئیشە دەکەی ناوانە دەتوانی 100 بێلایەنبی بەڵام چۆن بەوەی کە دکتور کاوە باسی چەند شتی کرد مەسەلەی پۆلۆرایزیشن و ئەو پەرجەمسەری و ئەمانە و کە ڕەنگەکان بینی ڕەش و سپی دەبێ ببینی هەمیشە دنیاوایە قەت دنیا ڕەش و سپینە لە هیچ بارێکدا تەنانەت جارێک ئەو باسم لەگەڵ دۆستی بەڕێزمان لێرە فیزیکزانێکی بەناوبانگی کورد دکتوری براین کەریمی دەکرد دکتۆر جان لە لای مەش داوایە لە فیزیکیش داوایە لە فیزیکیشدا چێ دەڵێ لێ کۆڵینەوە 100% بێلایەنە من بۆ وێنە 2 میلیۆن دلارم پێدەدەن بۆ تاقیگەکەم بۆ 2 میلیۆن دلارە لە چۆوە دێ ئەمە تەسیر دادنێ کارتێکەری لەسەرەوە دەکا کە من چۆنی دەکەم و تەنانە دەگە لەسەر چۆنی دەکەم نیکا چ بڵاو بکەمەوە چ بڵێم و نەڵێم لەوانەیە کۆنتترۆلانە لەبەرەوەی کە پارەیەوانە یعنی تەنانەت لە زانستە سەختەکانیشدا زەحمەتە لێ کۆڵەرێک بڵێ من 100% بێلایەنە دیسانیش لەبەر ئەوەی کە ئێمە مرۆڤین ئێمە هەستمان هەیە ئێمە ترسمان هەیە ئێمە ئامانجمان هەیە خەونمان هەیە خەیاڵمان هەیە ئێمە ڕۆباتنی کەوا بوو شەرم نێ بڵێ من لایەندارم لەوەیدا بۆ وێنە من کاتی خۆی کە دکتۆراکەم بە CDA کەلک وەرگرت شیکاری گوتارەکانی گوتار و ماڵتای مۆداڵەتی هەم دەنگ هەم ڕەنگی کوردستان تیویم کردو ئەوە من شەرمم نەکرد من لە سەرتاوە لە کەنەدا دکتۆراکەم نووسی بەڵام لە سەرتاوە وتم وتم لەبەرەوەی کە من کوردێکم و من ئەزمونم کردووە کە کوردبوون چییە و ئەمە کارێکی چکۆلێ دەتوانم بیکەم چونکە تا ئێستا ئەوانی تر تعریفی ئێمایان کردو ئەوانی تر باسی ئێمایان کردووە ئایدنتیان بۆ ئێمە دروست کردووە ئێستا کە کورد ئینتەرنێت و سەتەڵایت تەلەڤیزیۆنی سەتەلایتی هەیە من لەوە دەکۆمەوە کە بزانم کوردەکان خۆیان چۆن خۆیان پێناسە دەکەن و بۆ ڕێگایەوە من هەوڵ دەدەم کە لە زمان خۆی کوردەکانەوە پێتان بڵم کوردەکان چەند و نایشارمەوە ئەوە بەرچاو تەنجی منە لەبەرەوەی کە هەست و سۆزم هەیە لەبەرەوەی کە بم بخۆم کوردم و پێم وایە نەتەوەیە کە ستەمی لێکراوە دەبێت لە سەری بنووسێ کەوابوو شەرمی پێناوە کە ئینسان وا بڵێ بەڵام بۆ من هەمیشەوە گرینگە هەموو لێ کۆڵینەوەیەک ئایدۆلۆژی تێدایە
گرینگە مە نییە تێدایە تێدایە 100% تێدایە هەر لە بەرەو هۆیانەی کە باسم کرد گرنگ ئەمەیە کام ئایدئۆلۆژی ئایا ئایدئۆلۆژیەکە کە پەرە دەدا بە شوڤنیزم پەرە دەدا بە ڕەگەزپەرستی پەرە دەدا بە هەژاری پەرە دەدا بە دەوڵەمەندبوون پەرە دەدا بە خراپی ژینگە پەرە دەدا بە ژینگە پارێزی چی ئەو ئیدۆلۆژیە ئەوە گرینگە CDAشە لەوە دەگەڕێ کە بزانێت گوتارێک جاگوتاری کتێبێکی گوتنەوەی زمانی ئینگلیزی بێ لەو کتێبەی گوتنەوەی زمانی ئینگلیزی بۆ وێنە لە سانڕایزدا کامە بایەخەکان کامە لە ڤاڵی و ئەرزشەکان پەرایان پێدراوە بوونە ئەمریکایی یعنی چی بوونە ئینگلیزی یعنی چی لەو ڕۆنگەی سانڕایزەوە بوونە مرۆڤ یانی چی ئینگلیزی زانین یانی چی من بە یەک قسە تەواوی دەکەم قەتم لەبێ ناتە جارێک لە کۆنفرانسێک بوو وەبزان 2012 بوو زانکۆی سەلاحەدین بوو لە بیرم چۆتە کۆنفرانسێک بوو بەڵام یەکێک لە بەڕێزەکان لە بەشی ئینگلیزی یەکێک لە زانکۆکان ناڵم چۆ لەسەر شانەوە بوو ڕاوەستا بوون کە نۆرایان بێ خەڵکەکەش بەهەرحاڵ کوردستان بوویتر دانە دەنیشتن و خەڵەکە بە پێوە قسەی دەکرد و ئەوە ئەوی شتێکی کورد زۆر بەلامەوە عەزیم بوو وتی لە بەشەکانی تر بۆ وتارەکانی تر دەتوانن درەنگ دەست پێ بکەن یا درەنگ دەست پێ ناکەن کەفی خۆتانە بەس ئێمە بەشی ئینگلیزین 100% دەبێت لەسەر کاتی خۆمان دەست پێ بکەین دەبزانەوە ئیدۆلۆژیێت چۆنە وا گوتراوە بۆ کە ئینگلیزی هەمووان کەوانە منەوە لە وڵاتێکی ئینگلیزی 40 ساڵە دەژیم وانە مەزبووترن لەلا ئێمە بەڵاموانێ ڕاز لەسەر چرکە و دقیقە دەست پێ بکە دەکۆبوونەوەی ناوانێ ئەمە جاری وای ڕزانکۆی کارڵتۆن ئەس قەزا بۆ خۆمان شتێکمانەیە دەڵێن 5 minutes being late at Carlton 5 دقە زۆر ئاسایە کە درەنگ دەست پێ بکەی لە بەرەوەی کە پاسەکە درەنگ دەگا تەکسێکە نەگەیشتێ بەفرا چوزانم یعنی زۆر شت هەیە جاری وایە دەدەقەش یعنی تاقەت بێن یەکێک تەلەفۆن دەکات ببورن تخوا ئەوە ترافیک بوو بەڵام واچووە نێو مێشکی ئەوە ئیدۆلۆژیە کە گرە تۆ ئینگلیزی باش بزانی دەبێ وەکو ئینگلیزیەکیشت لێبێ بە هەموو شتەوە بە هەموو کردارێکەوە بە هەموو هەڵسو کەوتێکەوە کەوانە هەر بژین سپاسان دەکەم زۆر ببوون تخوا زۆر کرد قەتای خۆتان بوو داواتان لێکرد بمبور خۆش بە دکتۆر جعفەر کۆمەڵێک بەڕێز تۆزێک زۆر دەمێکە دەستیان هەبوویەوە کاتەکەشمان ئەوە تکایە بە سەریعی ئەگەر ئەزیێت نەبێت بەڕێز محەممەد ئیسماعیل ئەگەر ئازیێت نەبێت تۆزێک بە خێرایی پرسیارەکەت بکەی فەرموو ئەم کاتتان باشی وادارم ئەو دەرفەتە جوانە بە خێراتنی دکتۆر کاوە شێوانی دەکەم بۆ ئەم دیدارە و خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئوستازی من بۆ لە جامعەی لوبنانی فەڕەنسی بەشی پەروەردەی گشتی هیوادارم زۆر گرنگ لە زانیارەکانت من شخصی خۆم بەڕاستی زۆر سەرسام بە سەرپەرشتیەکاری توێژینەوەکانت بۆ تەزی و دکتۆرە و یەکێک لە توێژنەوە زانستانی کە زۆر پێی سەرسام بووم ئەوە بوو a cognitive approach to meaning construction in very particle with reference to English and Kurdish بەڕاستی زۆر سەرسامم پێ پرسیارەکەم ئەوەیە لە بەکارهێنانی critical discourse analysis ئایا کتێب و نووسین و زۆری داینامیکی نووسەر دەخرێتە پاڵ critical discourse و پرسیاری دووەم ئەوەیە critical discourse تا چەند لە ریسێرچەکان بەکار هاتووە چ بە شێوەی ئەرێنی چ بە شێوەی نەرێنی ئەگەر وەڵام مام دێ و زۆر بەڵێ دکتۆر جان بەڵێگەر بە سەریعی جواب بدەینەوە لە بەرەوەی خەڵکێکی زۆر کاک محەممەد دەستەکان خۆش بەخۆی کریتیکەڵ دیسکۆرس ئەنالیسیس لە مەبەستی نووسەر دەکۆڵێت ئایا کەسی نووسەریان بێژەریان قسەکرد مەبەستی چیە لەبەرەوە پەیوەندی ڕاستە خۆی بە کەسایەتێکەوە هەیە وڵی نازم پرسیاری دوو پرسیار بە پرسیاری دوم تا چەند کریتیکەڵ دیسکۆرس ئەنالیسیس لە توێژەوەکان بەکار هاتووە بزانم محەممەد باس زۆر بەکار هاتووە بەڕێزە چی دیکە دکتۆر لە سەرهێڵ بەڕێز هیوا بەرزنجی دەمێکە دەستیێڵ بڕیوە مامۆستاسی هیوا بەڵێ شەوتان باش مامۆستای بەڕێز بە هیوام تەندروست باش بن سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابەت و بۆ جەنابی کاک دکتۆر سوپاس بۆ بابەتەکە بەڕاستی بابەتەکەی جەنابیان زۆر بە پێز بوو تەبان بە شانازوێ من یەکێک بووم لە قوتابیانی جەنابی دکتۆر کاوە بەڕێزیان
سەرپەرشتیاری ماستەرنامەکەی بەندە بووە کە لەسەر گوتاری بازارسازی بووە لە سوۆشال میدیای کوردی. پرسیارەکەم هەیە بۆ کاک دکتۆر، تەبعاً بۆی لە چوارچەوەی بابەتەکە بمێنینەوە. ئایا ئەوەی کە تێبینی کردووە لە میدیای کوردیدا زیاتر چ گوتارێک زاڵە پەیوەست بەو شەڕێکە لە نێوان یانەگە ورتر برم پەیوەست بەو جەنگە لە نێوان ئیسرائیل و ئێران هەیە، واتە ئەو گوتارێکە لە میدیای کوردی هەیە زیاتر بە کام ئاراستەدا دەشێتەوە بە شێوەیەکی گشتی؟ زۆر سپاس. سپاس. وڵا لەبیرم نەبوو ئەو ماستەرنامەی کاکیواش کە چەند بەڕێزێک داوای سەرچاوی کوردیان کرد. ئەو ماستەرنامەی کاکیوا بەرزنجی کە من سەرپەرشتیم کردیە لەسەر گوتاری بازارگەری لە سۆشیال میدیای کوردیا زۆر باشە، چونکەم قەدیمەیش تێدایە لەسەر گوتار شیکاری ڕەخنەیانەوە بزەم کردیە کتێبیش زۆر باشە. بەنسبەت پرسیارەکەی مامۆستا هیواوڵە گوتار وەکو باسم کرد کووردا بەش بووە بۆ دوو بەش بەشێکەوە یا گوتارەکەەوە یا پشتیوانی ئیسرائیل دەکات بە هەموو شێوەیەک حەز بە ڕوخانی ئێران دەکات، بەشێکی لەوەیە پەیوەندی بەلایەنە سیاسی و ئایدۆلۆژیەکەەوە هەبێ پێیان خۆش نییەکە ئێران بڕۆخێت. ئەو دوو گوتارە هەیە بەداخەوە لەوە شا کووردا بەش بۆ دوو گوتاری جیاواز. دەست خۆش بە دکتۆر وزان بەڕێزە نووسی بێ ڕەنگە مەبەستی ئەوە بوو بێت من بە هەڵە یەکمدا بەوەی کەوتی خەڵک بە مەسەلەی ئاینی تێگەیشتە مەبەستیەوەی ئیسرائیل و ئێرانە ڕەنگە مەبەستی ئەوە بوو بێت. دەست خۆش بێ مامۆستا دڵشاد ئەگەر مامۆستا دڵشاد ئەگەر گوێت لێمانە فەرموو. ئەو کاتتان باش شتر بڵێ. زۆر سپاس مامۆستا سەنگەر دکتۆر گیان و کاتت باش کاتی هەمولایەکی باش. طبعا دکتۆر گیان ئەمن لەگەر دکتۆر ئەنیس پرۆفیسۆر ئەنیس پێکۆ دانیشت بوون ڕۆژێک یەک لە شێعرەکانی نەزار قبانی بوو لە ئەی لێماندا نووسرا بوو ئەگەر دەتوانی تەحلیلەکی تەسەسولیمان لۆ بکەلەوە ئەو تێکستەی یعنی زۆر بە جوانی ئەی وەڵامی داینەوە. باشە ئێستا ئەگەر تێکستەکەبی بمانەوێ دیسکۆرس ئەنالیسیس CDA لە بۆ ئەنجام بدەین بە ژیری دەستکرد ئەی تا چک حدێک ئەوە یعنی بایەسی تێدایە دەزانین مەسەرەن هەر لە بۆ یعنی علم ئەو شتە بکەین نەک لە بۆ ئەوەی کە توێژینەوەیەکی پێ بکەین تا چە یعنی ئاستێک ئەی بەکارهێنان هەروەکو ترانسلیشن هەروەکو بابەتەکانی تر یعنی بایەسی تێدا و یعنی مەسەرەن ئەوەی کە ئەو فکرانەی کە فرەیمت دەکا زۆری لەناو ئۆپن ئەی نییە. تۆ ڕای چییە بەرامبەر ئەوە کە ئەی بەکاربێت بۆ بابەتە؟ سپاس. طبعا ئەی یان چەند بەرنامەیەکی سۆفتوێر هەیە کە بۆ شیکردنەوەی گوتار بەکاردێ ئێستا زۆر پێشکەوتووە. من دوو تاڵەبەی دکتۆرم یەک لەوانە تەواوی کرد مامۆستا دکتۆر عەلی عەبدوڵڵا ساڵح سۆفتوێری بەکارهێنا لە مەڵتی مۆدەڵ دیسکۆرس ئەنالیز زۆر ئیستیفادەی لێ کرد. ئێستاش بزانم نیگار خان و نەبیلە خان لێرەن ئەوانیش هیچ لەسەر هەندێک سۆفتوێر دەکەم بۆ شیکردنەوەی گوتار زۆر سوودی هەیە. بە ئەوەی کە پەیوەندی بەلایەنگری و بێلایەنی هەبێ دەگەڕێتەوە سەر کەسەکە. ئەی داواکاریەکانی تو پێشکەش دەکات و چ پرۆمتەشی دەدەیە داوای چی لێ دەکەی ئەوە ئەگەر تو داواکاریەکان لایەنگرانە بێ نەتیجەکەش لایەنگرانە دەردەچێ. ئەگەر تو داواکاریەکان لە ئەی بێلایەنانە بێ دڵنیابە نەتیجەکە بێلایەنانە. دەست خۆش بە دکتۆر جان بابەتێکی زۆر گرنگ بوو. دەست خۆش بە مامۆستا دڵشاد پێم وایە دوا چاوپێکەوتنی چۆمسکی لەسەر بابەتە بوو باسی کۆمەڵێک دروست کارەکەش دەور دەبینێ بەڕاستی چونکە ئەو یەکەم جار ئەوەی دەکات و باسی کۆمەڵێک شتی کرد. دوا کەس کە وەری دەگرین بێزگە لە کۆمەڵێک پرسیارمان مایە نازانم دکتۆر ئەگەر کات هەبی بەڕێز مامۆستا نیگار. من کێشەم نییە نازەم بۆ بیدایە دەمە گوتمان کاتەکەی چەندە؟ وەڵاهی کاتەکەی تقریبان لامان داوە. باشە من کێشەم نییە لەگەڵتانم تا نیگار فەرموو. بەڵێ ئێوارە باش خۆشحاڵم کە سەرپەرستیاری بەڕێز دکتۆر کاوە پرۆفیسۆر دکتۆر کاوە شێوانیمان لەگەڵە ڕاستی ئەوێ بنارە گەلک بەسوود بوو خاستم بۆ ئێمە کە لەو بوارە خەریکی ئەو نووسینی تێزی دکتۆراینە
ئەو بەنسبە پرسیارەکەی من ئەوەیە دکتۆر ڕوونی کردەوە کە ئەو بواری دیسکۆرس ئەنالیسس کە لە هەموو سیاست و لە خوێندن و ئەو شوێنانە پێویستە بەڵام دکتۆر پێی وانە کە هەر قسەیەکی کە ئێمە دەکەین گوتارێکی لە پشتە یعنی حتا لە قوتابخانە قسەی ڕۆژانە و پرسیاری دۆمیشم ئەوەیە ئەو گوتارە گۆڕانکاری گوتارەکانی سەرۆکی ئەمریکا ترامپ خۆی the big picture یعنی پیکچەرە گەورەکە دیارە گوتارێکی گەورەتری لە پشتە ئەوی شاردنەوەی مەبەستە سەرەکیەکەی خۆیتی ئەمەش نابێتە گوتارجارێکی تر کە بۆ بە تۆتالی بۆ هەموو گوتارەکانی دەست خۆش مامۆستانیگار دکتۆرا لەسەر شیکردنەوەی گوتارە ئینگلیزیەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئیش لەسەرەوە دەکاو یارانی بە ئینگلیزی کردیتیشی دەکاتەوە دەست خۆش هەردوو پرسیارەکەت پرسیاری یەکەم بەبیرم دێ یەکەم جار کە ئاخر وەزبەی دکتۆرا دەرسم پێ گوتن دەرسی یەکەم باشی کریتیکال دیسکۆرس ئەنالیسم کرد گوتم هیچ قسەیەک بەبێ مەبەست نییە ئەجێندایەک لە پشتە ئەوانەی لە ماڵەوە گوتم کچەکەت یان کوڕەکەت یان هاوسەرەکەت کە قسەیەک دەکە بزانە لە قسەکە مەبەستێکی هەیە دەرسی دۆم هاتبوونەوە تەڵەبەکان بزانم تەمام سەنگەریش لەگەڵ یان دەیان گۆ ئێستا گومانمان لە هاوسەرەکانی خۆشمانەیە کە قسەک دەکەن دەرین دەبی مەبەستی چبی بە فعلی نیگارخان هیچ قسێک سەنگەشەوە پرسیاری کرد هیچ وتەیەک بێ گوتار هەیە نەخێر هیچ وتەیەک بێ گوتار نییە هەموو وتەیەک هەموو قسەیەک هەموو نووسینێک گوتارێکی لە پشتەوەی مەبەستی و ئامانج و پەیامێکی لە پشتەوە هەیە ئەوە یەک دووەمیان ئەوەی وڵا لێکدانەوەیکی جوانە نیگارخان کە لەوانەیە ترامپ ئەو گۆڕینی گوتارە زوو بە زوو گوتارەکانی خۆی دەگۆڕێ لەوانەیە مەبەستی بێ سەر لە خەڵک بشێوێنێ بەوەی سیاسەتەکانی ئاشکرانە من لێکدانەوەیکی جوانە ئەتوش بووی بە ئەوە کریتیکال دیسکۆرس ئەنالیست لەبەرەوەی لەو وارەیش دەکەی دەست خۆش دەست خۆش بێت دکتۆر جان زۆر سپاس دکتۆر بەڵێ دەستان خۆش بێت دکتۆر جان دوو پرسیار بە زمانی ئینگلیزی بەڕێزان هونەر بەڕێزان فەرهاد ئاکرێیی کردویانە هەردووچیان یەکێکیان بەڕێز هونەر دەڵێت ئایا دەتوانی باسی هەندێک تیۆر بکەی لە گوتارشیکاری بەڕێز فەرهادیش دەڵێت ئایا گوتارشیکاری بەندە لەسەر کۆمەڵێک تیۆر و ئەو تیۆرانە چین ئەزیاد نەبێ ئەبزانم کاکتۆر کاوە ناوی مەجموعەیەکی هێنا تیۆر نا بەڵام پیان دەگوترێت مۆدڵ ڕێباز بڵ چەند مۆدلێکی بەناوبان کە یەک لەوانە مۆدڵەکەی سۆسیۆکۆگنێتیڤ ئەنالیسیسی ڤاندایک 3 dimensional ئەپرۆچی فێرکلەف ڕەثوەدەک هەیتی ئەوانی تر وان لوین 5-6 مۆدڵی مەشهورمان هەیە لە کریتیکال دیسکۆرس ئەنالیسیس بەڵێ کاک فەرەیدون ئەگەر گوێ لە دەنگمانە دەتوانێت قسە بکەی بزانم ببوورە ئەگەر پرسیارەکەتمان بە نێوەچڵی خوێندیتەوە کاک فەرەیدون کاک فەرەیدون مایکم بۆ کردیەوە دەتوانێت قسەی بکەی فەرموو باشە هەتا کاک فەرەیدون مایکەکەی بەڵێ فەرموو ئافم ئەو کاتەم باش سڵاو و ڕێزی تایبەتم بۆ بەڕێستان و هەروە دکتۆر کاوە هەیە هەروە لە دوورەوە سڵاوی تایبەتیم بۆ دکتۆر زعفەرە و گوێم بە نرخەکانی گرت ڕاستەکەی من تەنها کۆمنتێکمە بوو لەسەر ئەوەی کە بەداخەوە دوای ئەزمموی 33 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا گوتاری سیاسیمان گوتاری نەتەوەی نییە گوتاری حزبە گوتاری خێڵە لە هەموو کایەکانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کەلتوریدا ئەمەشیان بەڕاستی زیانێکی گەورەی بە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان و تەنها لە سەئاسی کوردستانی گەورەشدا بۆچینێکی زۆر نەگەتیڤیان بە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی با بڵێن ڕۆژئاوا و ئەوروپا گەیاند یعنی کە کورد نەتەوەیە کە ناتوانێت گوتارێکی نەتەوەی هاوبەشیە بێ لە پستە چارون سازەکاندا هەر لە سەرئاسی کێشەکانی ناوهەرێمی کوردستان باشووری کوردستان لەگەڵ سەنتەر لەگە بەغدا هەروە لە سەئاسی بەشەکانی دیکەی کوردستاندا ئەو مەسلەی بەڕاستی پرسی گوتار پرسێکی زۆر زۆر گرینگە بەڵام کورد نەیتوانیوە بە تێڕوانی و دیەکی فەلسەفەی کار لەگەڵ ئەو گوتارە سیاسی بکات بەداخەوە
بڵێ زۆر سپاس پرسیار نەبوو ڕوونکردنەوە بوو دەستەکان خۆش منیش باسم وڵا ینی باسم بدایەت گوتم وتارێکی یەکگرتو عەلەقەل کوردستانی نەتەوەی ئاسایی فرە گوتارمان هەبێ لە سیاسەت لە حیزبایەتی هەرکەس بەجێرەی ئایدۆلۆژیک بەڵام دەبێ وتارێکی یەکگرتووی کوردستانیمان هەبێ لەگەڵ بەغدا و لە دەرەوە وڵاتیش نازم میدایە لەگەڵمان بووی مامۆستا دەست خۆش بوەزانم کاک فەریدون تۆزێک تاخیر هات بۆیە وەگەرنا کاکتۆرکەوە باسی کرد بیزە بە دەست خۆش بێ کاک فەریدون بۆ ڕوونکردنەوەکە دەست خۆش بۆ کاوە کاک فەریدون سەرنووسەری گۆڤاری زمان وزارە بە خوشحاڵیەوە لەگەڵمان بوو دکتۆر جان ئەو پرسیارەی مامۆستا کۆڤان دەڵێت گوتارشکاری ڕەخنەگرانەی گوتاری کوردی لە کاتی ئێستادا تاوەکو چەند شێوازی ئەکادمی و پرۆفشناڵی پێوە دیارە وەبزانم یەک دوو جار ئەو بابەتەمان ئەوە کرد مان بەداخەوە ئەکادیمی نیە ناشکرێ ئێمە داوا لە هەموو محلیلێک یان شرۆڤەکاری پێندی لادەبی ئەکادیمی خەڵکێک هەیە خۆی خۆ پێدەگەیەنێ بەڵام ئەکادیمی نیە بەڵام گرنگاوانەی کە ئەکادیمیش نین خۆیان پێگەیاندیەوە بە خوێندنەوە بە خۆمەندیکردن بووینە ڤۆکۆلەری سیاسی یان گوتار ئەوانیش بێلایەنانەوە ئەکادیمیانە کار بکەن دەستخۆش مامۆستا نەسار دەڵێت بە بڕوای کاک دکتۆر کامە سەرکردەی کورد پێشەنگە لە وتار و بەرجەستەکردنی گوتارەکانی وەڵاهی نازانم هەر یەکە شێوازێکی خۆی هەیە لەوەیە کەسێک لە بەلاغە باش بێ کەسێک لە بەکارهێنانی مێتافۆر باش بێ کەسێک لە قەنەعەت پێهێنان و مەسلەی ڕەوانبێژی باش بێ بەڵام بڵێم وەڵاهی فلان یەکەمە فلان دووەمە ناتوانم ئەو خۆلی نەبوو بەڵێ دکتۆر جان مامۆستا سەگبان دەڵێ گوتاری ئاینی بەتایبەت گوتاری ئیسلامی لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە ئایا بوویتە هۆی دابەشبوونی کۆمەلگا بۆ چەند گروپێک جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی گشتی وەڵامی دا پرسیارە لە خۆی بکەین باشە وابزانم ئەوەی کە باسم کرد نمونەیەک گوتم یەکێک لەسەر مزگەوتەکان و ڕۆژی هەینی ئیش دەکا مامۆستا سەگبانە وابزانم ئەو پسپۆر لە بواری گوتاری ئاینی دەست خۆش دکتۆر دلێر دەڵێدا مەرزە وتارشیکاری یا گوتارشکاری تەنها بۆ سیاسیەکان بەکاربێت نەخێر باسمان کرد گوتمان گوتارشکاری لە ئەدەبیش بەکاردێ لە میدیا بەکاردێ لە لایەنی سیاست و لە ڕایانی کۆمەڵناسی و لە زۆر بواری تر بەکاردێ زۆر باشە بە ڕێزێک بە ناوی دیلان دەڵێ ئەمرازێکی بۆ دەرخستنی لایەنگری لە خستنە ڕووی بابەتی کۆمەڵایەت لە بەرنامە و هەواڵەکان و بزانم کاکتۆر باسی ئەمرازەکانی کرد زۆرن باسمان کرد هەندێک دکتۆرە تەنها ڤاندایەک 50 ئەمرازی داناوە ئەمراز باست کرد بەڵێ دکتۆرە پەروین دەڵێت جیاوازی نێوان شێکردنەوەی گوتاری سیاسی لەگەڵ گوتاری دیپلۆماسیدا چییە و کامیان زیاتر جەمسەرگیری تێدا دەکرێت لە کوردستان گوتاری دیپلۆماسیت لە چ ئاستێکدایە و زۆر سوپاس ئەڵێت خۆی ئەوە پسپۆڕی من نیە بەزەوەی من بزانم دیپلۆماسیەت و پەیوەندە گشتەکان پەیوەندە گشتی و پەیوەندە نێودەوڵەتیەکانیش دەستنە ناوبواری سیاست لەبەرەوەی تەمەشا دەکەین لە کۆلیژی سیاست دەخوێنرێنەوەوانە لەبەرەوە دەکرێت وەکو سەترێکی عام هەمویان بە گوتاری سیاسی حساب بکرێن بەڵام جیاواز حتمما زۆر باشە دکتۆر جان تقریبا کاتەکەمان زیاد لە حەدی خۆی ئەوە بوو داوای لێبوردنمان هەیە بەڕاستی بەڵام زانیاریە بە پێزەکان و بابەتەکە کە بابەتەکی هەنووکەیە بە تایبەتی لە ئێستادا لە گەرمەی ئەو جەنگەیە زۆر شتێکی گرنگ و پێویست بوو بە تایبەتی بۆ ئێمە ومانان کاتێک گوێ لە وتارەگرین و بزانین گوتار چییە ئەوە شتێکی زۆر زۆر گرنگ بوو بۆیە داوای لێبوردنمان هەیە کە زۆر لە وەختی خۆی لاماندا بەڵام کۆمەڵێک پرسیاری گرنگ بوو ئەوانەی کە وەڵامە دانەوە دووبارە و دەبارە دەستخۆشیی تایبەتمان هەیە زۆر زۆر سوپاس دەکەین سوپاسی ماندیبوون دەکەین کە هاتی بەرە و پیلی یان وەڵامی داواکاریەکەی ئێمە داوە دکتۆر جان هەر ڕاستپاردەك شتێکت هەیە فەرموو وەڵام لە کۆتایی دەمێ سوپاسی هەموو بە ڕێزانە بکەم کە ئامادە بوون و کاتی خۆیان تەرخان کردبەوەی لەگەڵمان بن و دووبارە سوپاسی ئەکادیمیای مێگامایند پلس و بەڕێز دکتۆر هیمداد و ماندیبوونی بەڕێز بەرز دەنرخێن و دەستخۆشی لێ دەکەین کە ئەوە ماوەیە کە خەریکی ئامادەکردنی ئەو وێبینارەی سوپاس بۆ هەموو زۆر سپاس زۆر سپاس دکتۆر جان بەڕێزان خۆشەویستان جارێکی دیکە دەمانەوێت بە ناوی ئەکادیمیای مێگامایند پلسەوە سوپاسی تایبەتی ئێوە بکەین کە لە شوێنی جیاجیا
لەگەڵماندا بوون ئەوە کاتژمێرێکونیوە بەدەم ئەو بابەتەین بەڕاستی هێشتا شتێر نەبووینە بەڵام شتێکی زۆر گرنگ بوو بۆیە دووبارە و دەبارە دەستخۆشی تایبەتمان هەیە لە بەڕێز پرۆفسۆر دکتۆر کاوە شێروانی. سپاسی تایبەتم بۆ مامۆستای بەڕێزم بەڕێز دکتۆر هیمدات کە لەگەڵماندا بوو، هەروەها بەڕێزانی دیکە و مامۆستا بەڕێز و دکتۆرە بەڕێزانە ئەو ئەکادیمی و ئەکادمیانی کە لەگەڵماندا بوو، هەموو بەڕێزان هەموو بەشداربووان بێ جیاوازی بەڕێزان تکایە هیچ لێکدانەوەی گوتاری بۆ مەکەن بەبێ جیاوازی. سپاسی هەموو لایەک دەکەین دکتۆر جیان دووبارە و دەبارە زۆر سپاس و شەوتان شاد. شەو شاد.